ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشکە لەگەڵ ئێوەی عەزیزم و بە میوانداری هاوڕێمەوەی دەحمەد بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی ئەو بەرنمەیە کە سەبارەت بە هاتنی ترامپ و ئاڵوگۆڕەکان لە نەزمی دنیاە ڕۆژی دووشەمە بەشی یەکەم یاخود بەنامەیەکەمان پێشکەش کرد بەخێراتی مۆیە زۆر سپاس کە دووبارە سەرڕای ئیش و کار و مەشغەڵەت و ماندووبوونت دووبارە بەشداری لەگەڵمان بۆ ئەم بەرنمەیە زۆر بەخێراتی چاوەکەمی دەسەکان خۆش زۆر سپاس هاوڕێشەوەندە بڵێ جاری پێشوو ئێمە هاوڕێم وایە سەبارەت بە کاریگەریەکانی ترامپ لەسەر دنیا قسەمان کرد لەسەر بە جۆرێک لەسەر ئەوروپا لەسەر لەوە دەستمان پێ کرد کە تەسیراتی هاتنی ترامپ چییە لەسەر ناوخۆی ئەمریکا ترازوی هێزی چیناتی لە ناوخۆی ئەمریکا چیلیەکە کاریگەریەکانی لەسەر دۆخی چینی کارگەر لە ئەمریکا دواتر هاتیینە سەر ئەوروپا و غەرب بوو بەگشتی لەسەر دنیاە چمانایەک پیاکە هاتنی ترامپ لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی جۆپۆلیتیکیەوە چه ئاڵوگۆڕێک لە دنیا پێگەهێنێ ئەمڕۆ پێمان خۆشە زۆرتر سەبارەت بە خۆرهەڵاتی ناوەڕاست تەرکیز بکەین وە لە کۆتایی بەرنمەکەشمانە بەشێک بێڵینەوە بۆ وەڵامدانەوە بە پرسیاری چیکردن کۆمیستەکان سۆشیالیستەکان لە ئاستی دنیا چینی کارگەر لە بەرامبەر هاتنی ترامپا لە ئاستی دنیا چه سیاسەتێک دەتوانێت وەڵام دەرەوە بێ و خۆمان لە خۆراڵاتی ناوەڕاست داژین سەرنجام پرسیاری چیکردن بۆ ئێمە مەترەحە ئەمە لە بەرامبەر کاریگەریەکانی هاتنی ترامپە لە خۆرهەڵاتی ناوەڕاست چی بکەین وە چۆنی بەرەنگاری ئەمە ببینەوە وەکو کۆمیستەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست من دیارە هەر سەرتا سوپاسی گشت ئەو هاوڕێیانە بکەم کە بینێری بەرنمەکانمانن داوایان لێکم جارێکی تر لە ڕێگەی خۆیانەوە لینکی ئەم بەرنمەیە لە سوۆسیال میدیا لای خۆیان پەخش بکەن تاکو بینەرانێکی زۆرتر لەگەڵمان بەشدار بن و بینەری ئەم بەرنمەیە بن کۆمنتەکانتان هەر پرسیارێک کە هەتانەتەران ڕخنەکانیشتان حتمما لە بەرنمەکەیە ئەدەینە بەرباس وە پێخینە سەر شاشەکەەوە دواتر هەوڵی وەڵامدانەوەی دەین و جگە لەوە ئەگەر نەشکراوە تا ئێستا کەناڵی یوتیوبی هەیوە سەبسکرایب بکەن بەرنمەکانی لایک بکەن و ئەوانەشی کە لە دەرەوەی وڵات بینەری ئەم بەرنامەی ئێمە نێمە لە فەیسبووکیش بڵاوێکن وەڵام مە تایبەتە بە کوردستان لەوێ یوتیوب کەمێک خەرجی هەیە ئەوانە بەڵام لە دەرەوەی وڵات فەرق ناکە پێمان باشتر بێت لە ڕێگەی یوتیوبەوە متابعی بەرنمەکانی ئێمە بکەن بەرحاڵ هاوڕێ لەوە زیاتر وەخت نەگرین کاتەکەمان کەمە وامەندانەوە زۆرتر لە ساعتێکا تەواو بین ئەمڕۆ بە بڕای تۆ کاریگەری ئایدۆلۆژی و سیاسی هاتنی ترامپ و باڵادستی نیۆفاشیزم لە دنیاە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چۆن ڕەنگاتەوە لە چیا ڕەنگاتەوە ینی بەر لەوەی بچینە سەرەوەی کاریگەریەکانی سیاسی سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا بە لە حکومی ترامپا قسە لەسەرەوە بکەین ئەم مۆدێلە لە دەسەڵات ئەم شێوازە لە بەڕێوەبردننی کۆمەلگای سەرمایهداری ئەم شێوازە لە هەوڵدان بۆ کۆنتترۆلکردنی چینی کارگەر و بەرپەرژانەوەی ناڕزایەکانی وە سەپاندنی جۆرێک نازان ئەمڕۆ تعبیرێک بیرم لێ کردەوە هەستەکەی شۆڤێنیزمێکی ئەوە نییە چینی سەرەوە جۆرە شۆڤێنیزمێکی تازە هاتۆتە پێشەوە کە کارگەر بە هیچ نازانێەوە دەوڵەمەنەکانەوانی کە سەرمایهدارن ئۆلیگاشن پارەیانەیە ئەم نەمەتە لە بیرکردنەوە لەمەتە لە کۆنتترۆلکردنی کۆمەلگا کاریگەریەکانی لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست چۆنە بین دەست خۆش شەماگیان و ڕێزم هەیە بۆ خۆت و بۆ ئەو هاوڕانێک کە بەشدارن و بۆ هەموو بینەران و بیسەران تۆ ینی وتت ینی بڵێن جاری پێشوش باسمان کرد کە ئەو حرەکەتە کۆنەپەرستانەی کە بەتایبەتی لە ئەمریکایە هاتوۆتە ئارا و ترامپ ینی نوێنەری تیارێکە ڕوتێکە بڵێن ینی وە لە هەمان کاتیشە ینی ئەم نیۆفاشیزمی کە لە ئەوروپا و لە غەربی شاعینەشت بەرز بۆتەوە بەڕاستی ئەمە ترندێکە کاریگەری ڕاستەخۆیە بێ لەسەر ئێمە قسەکانمان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دلیلیش بۆ ئەمە زۆر وازەحە یعنی یەکەم ئەم هەجمەی ینی برجوازیە هەجمەی کەپیتالیزمە بەنامبەر چینی کرێکار و نەداران و ژنان و گەنجان و تەلەبە و ینی هەموو فیعاتە ئیجتیماعیە کانی دەرەوەی کە خاوەنی کەپیتاڵ و ینی ئیمکانیاتی
پۆڵی گەورە و ئیمکانیاتی نییە ینی هجوومێکە بەڕووی هەمویە ئەوە خۆی ئەو هجوومە ئێستا وەکو سیاست و وەکو خطە وەکو نەخشە لە هەموو شەرقی ئەوسەتا بەکارەهێندێ ینی بۆ بە نەمەتی حیات لە کوردستانی خۆمانەوە بیگرە لە عێراقەوە بیگرە لە ینی هەموو شوێنێکەوە بیگرە کە سیاستی نیۆلیبرالیزم وەکو جاری پێشوش بەحسمان کرد سیاستی اقتصادی نیۆلیبرالیزم سیاستی ئەسڵی و ڕئیسی و پلتفۆمی ڕئیسی برجوازی عالمیە بۆ بەوچی طبقەی کارگەر و بۆ ئیداری کەپیتاڵ ئەمە خۆی ینی ئۆڵڕێدی هەر ئێستا ینی ئەم سیاستە و ئەم هەجمەیە بۆ بەواقع ئەمە لایەنێکی ئێستا وەکو جاری پێشوش باسمان کرد ینی ڕوتی ترامپ ئەم فاشیزمە ئەم نێو فاشیزمە جارێکی کە ینی خەسکردنەوەی ئەم هجوومەیە لەسەر چینی کرەکان لەبانی ئابوووریەوە لەباری تەهمیشکردنی کۆمەڵایەتیەوە لەباری لێسەرنەوەی هەموو حەق و حقوقە مەدەنی و سیاسی و فەردیەکانی و لە تحلیل ئەخیرە هجوومێکی گەورەش لەسەر مەکتسەباتێکە ژن بەدەستی هێناوە ئەسڵ وەکو کۆکتێلە لەگەڵ ئیسلامی سیاسیە تێکەڵە بێ بۆ ئەوەی کە ینی ئیسفادە لەو هەژەماتانەی ئەم ڕژئێتە بکە کە لە عالەما بەرز بۆتەوە لەناو منطقەی شەرقی ئەوسەتا بۆ هجوومکردنە سەر ئەو مافە مەدەنی فەردیەکان و مۆزوعی مەسەلەی ژنان ئەوە ینی بەواقعی زۆر نەک بەهێنیش بە سەریعی عەکسە بێتەوە تەمان ینی خۆتان ئاگدان سۆشیال میدیای ئەمڕۆ هەر بێژگەلەوەی کە ئەم هاتبێتە سەر حکم ینی حتا بەعزێ ڕەوەندی دژەژنی ڕەوەندی دژە ینی مافەکان ئازادی مافی فەردی ئەمانە هەمووی نییە ینی بۆ بەهین یان یەکسەر عەکسێ بێتەوە لە هەموو وڵاتێکە تەمان ئەمە بە تایبەتیش لەسەر ئاسی دەوڵەتان و ڕژێمەکانیش بە شێوەیەکی منەظەم ئیسفادەی لێکرێت خطەی بۆ داهانێن ینی ئاوەها نییە بڵین بە ئیهمال کرێ من تەسەورەکەم نییە ئینعکاساتی عالەمی زۆر لە هەموو عالەما بێت و بە تایبەتیش لە منطقەی شەرقی ئەوسەتا بە شکلی جۆراوجۆر نییە ئەم ینی کاردانەوەی ئەبێت و تەسیراتی بێ من ئەمڕۆ بیرم لێ کردەوە نازام ئاگاداری هەواڵی تورکیا بووی ئەمڕۆیان نا ئەردۆغان دوێنێ بە پیلانێکی دیاریکراوەوانە شتێکی پینۆپەڕۆ کرد و ئەوانە و غەریمەکەی خۆی ئەوەی کە قەرارە لە بەرامبەریاکاندی دوێ شتێکی بۆ دۆزیەوتی تۆ شادەکە تەزویرە شادی جامع ئەوە شەرتی هیچ ئەسڵۆساسی نییە ینی بە جۆرێک هەر پینۆپەڕۆی کردووانە پێشتر داوای کردو لە سەرۆکی زانکۆکە کە و کارە بکە بۆی نەکردو سەرۆکی زانکۆی دەرکرد سەرۆکی زانکۆی تری هێنا بۆی و کاری بۆ بکە بەوەشەوە ڕانەوەستا ئەمڕۆ ئەو نزیکەی هەشتا شش کەسی دەستگیر کردو 100 کەسیش ناوی هەیە بۆی دەستگیر کرد لە پارتێکە لە بەرامبەری ئاوەستاوەتوانی ئیستیبدادێکی زۆر ڕوون و ئاشکرا خەریکە ئەلا نەکرێت من فکرم کردەوە وتم مەسەلەن ڕۆژگارێک پێشووتر کە قسە لەسەر دیموکراسی دەکرا بۆ مانایە جا ئێستا بەهینیش بێت بۆ نمونە هەر دیماغۆجێتیش بێ یعنی بڵێن تەبلیغاتیش بێ بە جۆرە ڕیتوریکیش بێ لە سای حاکمیەتی ئەو ڕیتورەکەیە کە قسە لەسەر مافی مرۆڤ و دیموکراسی جاکردنەوەی دەسەڵاتەکان و نازانم فرە مینبەری و نازانم فرە حیزبی و ئەم شتانە ئەکرا ئەوانە کارێکی وەکەوەی کە ئەردۆغان کردی لە تورکیایە زۆر ئاسان نەبوو بەڵام ڕۆژگارێکە رووسیا سەرباری ئەو ئیستیبدادەی کە بەدەستی وەگرتووەوە سەرباری ئەو ممارەساتانەی کە کردوێتی لە چەند ساڵی ڕابردووە و داگیرکردنی وڵاتان و حساب نەکردن بۆ قانونی دەولی ئەوان و پێشێکردنی هەموو ئەو شتانێک کە پێوترێ یاسای نێودوڵەتی مافی نێودوڵەتیان مافی ئینسانوانە وەختێک بۆ ئەوە چێتە سەروانە بۆ ئەردۆغانیش ئاسانە ئەنی باسەکە لەوەیە نموزەجێکە لە دەسەڵاتێکی سەرکوتگار و بڵین ئیستیبدادی لە جێگەیشی وەکو ئەمریکا دێتە پێشەوە کە دوێنێ پێرێ ترامپ لە بەرامبەر میدیاکان ناوتی هەرێ میدیا هەیە ئیلێگاڵن ینی غیرە قانونی مەبەستی CNN بوو مثلا بە تەلەڤیزیۆنی CNN بڵێ دەستگایکی غیرە قانونی ئیترەوە بە هەڕەشەیەکی زۆر ئاشکرا بەرامبەر ئازادی دەربڕین حسابەکرێ زۆر ئاساییە کە لە وڵاتانی ئێمە ئەوەی کە جاران پێمان وابوو ئیستیبدادە و ئەکرێ بە
بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی بەهانای ژوڵانەوەی ئازادی خوازانە بێت و زۆر کەس ئێستا لە کوردستانی خۆشمانە لە هێزار لە هەرێمی کوردستانە باوەڕیان وایە کە سەرنجام ئەمریکا ڕازی نابێ بەمی پارتی وێکیەتی کاتوانە هەستەکەی نا ئەسڵەن ئەمە ئەو مۆدلی ئەوانەیانوێت دنیای پێبڕێەوە بەرن ئەمە ئەو مۆدلەیە کە ئەوان هەستەکەی لە ئەمریکاشا جێکە چجاوی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە اینجا هەڵ لەسەر ئەوە سەیەکی کەم یعنی پەیوەندی ئەمریکا بە مەنطقەی شەرقی ئەوسەتەوە بە دیاریکراوی یعنی قەت تۆ بیرکەرەوە قەت پەیوەندی حتا ئەو مافۆ ئازادیانەی کە پێشووتر لە وڵاتانی غەربی لە ئەمریکایە بەدەست هاتووە نەبووە نەکراوەتەوە بۆ هێن بۆ ڕۆژهەڵاتیان بەعکسەوە داگیرکردنی بۆ نەقڵ کردووە شەڕی بۆ نەقڵ کردووە بەهێزکردنی هێزە کۆنەپەرستەکانی بۆ بەقوت بۆ نەقڵ کردووە یعنی ئەمە ڕەوەندی عامی تەسیراتی سیاسی بووە ئێستا فەرقی چییە ئێمە ئەگەر بینەکە بکەینانی ئێمە هەر لەژێر ئۆڵڕەدی لەژێر ینی هەر ئێستا خۆی لەژێر سایی ئەو چەپۆکی ئەو کۆنەپەرستی ئیمپریالیزما بووین یانیەوە نیە بەمانایە باشە عکس بۆتەوە ئێستا ئەم حاڵەتە جارێکە بەخەسی نقلت بێتەوە لە ئاستی حتا یعنی ئاسی کەلتوری سەقافی و هەجەمان لەسەر حقوقی ژن مافەمەدەنیەکان یعنی زۆر مەجالاتی کەی کە جاران حتا بە شکلیش بە بەحسێکیانە کرد ئەوانەش نامێنیت ئەوە بەنەوەک ئەوە نەقڵەکان اینجا ئەرزێتەکەی هەیە خۆی بەرحاصل بەڵام وەکو جاری پێشوش قسەم لەسەر کردمایێت ئێمە هاوڕێمەوێت ئێمە هەر تەنها دیوە تاریکەکە نەبینین تۆزە دیوە ڕووناکەکە شتێکە شتێکی تریش لێرەیە بە بڕای من نەتوانێت کاریگەر بێ ئەویش ئەو دەستبەرداربوونە لەو بڵین مۆدلی NGO و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و کۆمەلگای مەدەنی فشار بێنێ و دیموکراسی بیناکات و ئەمریکا لە پشتی کۆمەلگای مەدەنیە مەسەلەن ئەمریکا هەر ترامپ خۆی USA لابە تەواوی ئەو کۆمەکانی کە کراوە بۆ منەظەماتانێک کە باسی ڕێکخراوی دیموکراسی و نازان ڕێکخراوی فلانە بوار و فلانە بوار و ئەم شتانە هەمووی لاچێ کۆتایی پێدێ ئەوانە بە جۆرە لە جۆرەکان من هەستەکەم ئەو فێڵە کە لە ئەکتیڤیستەکانی وڵاتانی ئێماکرا بە هۆکاری NGOکانەوە ئەوانە لەجمەکران و لە چوارچێوێکا دائەنران و ناهێڕا تێکەڵ بە ماتریاڵی جوڵانەوەکەی خۆیان ببن و هەوڵی ڕێکخراو بوون بنوەوانە ئیتر ئەرزێتێکی نامێنێ ئەنیەوەی لە ڕابردووە نەخشەی بۆ کێشرا بوو بە جۆرێک بڵین نەخشە یاخود پیلانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەر بە جوڵانەوەیشی واقعی ناڕزایی جەماوەەر بۆ ئاڵگۆڕی سیاسی بگرێەوەوانە ئەوە کۆتایی پێدێ من ئەمڕۆ فکرم لێ کردەوە هەستم کە ئەم جانی بەشی مشینە کاریگەری زۆری بەرکوێت نەمایترەوە پارەیەکە لە سەفارەتی ئەمریکاوە درا جاران بۆ بڵێن ڕۆژنامە نووسانەوەوانە ئەمریکا لە کوردستانە بۆ نمونە بەدەستێک یارمەتی مەسعود بەرزانی ئەدات و لە هەموو تاڵانکاریەکە و لە هەموو جەردەیەکە کە لە سەروەت و سامانی کوردستانەکری ئەمریکا لەگەڵ دەسەڵاتی کوردایەتیە بەشدارە هاوبەشە بەڵام سەفارەتی ئەمریکا دایمە کراوەیە فلانە وەفد لە ڕۆشنبیران و ڕووناکبیران ڕۆشتن سەردانیان کرد قونسڵی ئەمریکا لە سەفارەتەکەی خۆی پێشوازی لە کۆمەڵێک ڕۆژنامە نووس کرد و ئەوانە و هاوپشتی خۆی بۆ دەربڕین بۆ ئازادی ڕێن ئەمانە نەما بە جۆرە لە جۆرەکان ئەم دەرگایە داخراوە ئەم فێڵە و ئەم کڵاو کە خرا بۆ سەری کۆمەڵێک لە ئازادی خوازان کە خۆیان پێیان خۆش بوو دیارە و کڵاویان لەسەرا بێژنە زۆر ئاسانیش نییە ئەو کڵاو کرە سەر ئەوە نەما ئەو بوارە نەما ئەو فێڵە لە خەڵک بکرێت خۆی ئەوەش تۆسێ مەسلەیەکی دەست خۆش بەیانی نقطەیەکی خاڵێکی گرنگە مۆزۆی ئەوەی NGO ئەو مساعدات و ئەم مەسائلانەکەیتر تقریبا داخێ بەنەوەیەک یعنی وە سیاسەتی بڵین ئەم تەرەفی دووهەم تەرەفی لیبرال کە ئێستا لە ژێر زەختایەکە هەم لە ئەمریکا و هەم لە ئەوروپا و ئەمانە سیاسەتی ڕسمی ئەوانە ینی بەهێن ئەم نیۆفاشیسم ئەم سیاسەتەی نییە بەڵام هەر لە هەمان کاتەیانی لە فتراتی پێشوش ینی کێشەی ینی خۆی سیاستێ بۆ کە بۆ ئەوەی احتیوای احترازاتی سەوری بکرێ بەڕاستی احترازاتی اجتماعی و احترازاتی شۆڕەگەرانە بەو شێوەیە بیکرەوە کاریگەریشی هەبووە بەڕاستی من قەت لە هینی کەم ناکەمەوە کە زۆر
يعني حركات دبوك يعني احتوان كردو بو اتجاه بردوانه ونانشتوا او كردوانه بعقليات حتى اخوي بيج قال موضوع كتشنا تشن كذا قريه يعني كردني بعقليات كردني بعقليات بم طريقه تو تواني مثلا لما سليجنا اتواني نجاتي بم طريقه لما وصلي حتى ما فهم الدنيا كان وانا يعني اما تقريبا صديقي قوري خوار من حەزەکەم هەر لەم مۆریدەشە ئیشارە بە شتێک بم لە مۆریدی ئەم سەبارەت بەو قانونی ئەحواڵ مەدەنیە کە ینی گۆڕینی قانونی 1970 ئەحواڵی مەدەنی 1970 یعنی بەڕای من کە هەر پێشەوەی ئەمەی ترەمپ وەم هەجمەیەش دەست پێ بکە من خۆم شخصەن گەیشتمەوە قەناعەتە وتم ئەو هینە ئەو تەورە تەواو بوو ئەو تەورە لە بەعزێ حتا وەکو ئەگەر بەعزێ لە کۆمەنیستەکانیش ئیسفادەیان لێکرد بێ بۆ بەعزێ مەزالات بەعزێ خەدەمات بەعزێ شت بەڵام ئەمە کۆتایی پێهات ناتوانانی ئیتر ئەمە بەشێک بێ لە استراتیژیەت دەتوانێت بمێنێتەوە تۆ کەسێ بەسیترین ئیسلاحی لە وەسعی ژنانە بکات لەگەڵ یان دەستی ناگری یەکێکە بچێ ژنێک دەستگارکار لە مردن چۆن نەبێتەوە هینی هین عنف و لێدان یعنی نابێت ئەوە شتێکی کەیە بەڵام بەعام تۆ ئێستا استراتیژێتێکی کۆمەڵایەتی شۆڕژگەرانە یعنی زیاتر لەگەڵ ئەو چینەی کە لە ناو حتا ژنانیشە ینی قاعدە ئیجتیماعیەکەی حرەکەی ژنان ئەمە پێویستە بەوەی کە ڕێکخرێت و بەقوت کرێ و بەهێز کرێ و ببدێتە پێشەوە تەمان لە هەمان کاتیشا کە تۆ ینی هەموو مافەکانی ژنان بەعام دیفاعی لەکەی و حتا ئەو منەظەماتانە ئەو هەر کەسێ لە هەج مەیدانەکە لە حقێکیش بەجێ بێنێت و فەرزی بکە ئەوە بە شتێکی کێ بەڵام تۆ وەکو کۆمەنیستێک وەکو سۆشیالیستێک استراتیژیەکە زۆر وازە ئەمە لایەک اینجا من ئێمە سەر شتێکی کەشەوە دواتر دەتوانین بەحسیکەین هەر خودی ئەو قانونەکە دەرکراوە ینی قانونێک نییە بەس بە تەنها مەسەن ئەوەی ئەحواڵ شخصیەکە هەر بە تەنها مەوزوعەکە ئەوە بێکە ینی جارێکی کە چۆمڵی بە قووەتی مەوزوعی حرەکەتی ینی ئیسلامی سیاسی بەقوە دەکاوە باری ئایدۆلۆژی و زەخەکاتە سەر ژنانوانە ینی ڕەتێکی هەیە بە حتا خودی مانەوەی نظامەکەەوە ینی بەشێکە لە استراتیژەتی ینی شەقکردنی دەرونی تەبەقەی کارگەر لەبینی ژنان و لەبینی پیاوانەوە ئەتوانین بەحسیکەیندا مەجالی کا بۆی وەختی بەرنامەکە نەکوژێت زۆر باشە ئێزا بە بچینە سەر کاریگەری جیۆپۆلیتیکی و تونبوونەوەی ململانێ و نەتەوەی و ئاین و ئیتنیکیەکان بڕایتەوە ترامپ و ترامپیزم لەم ئاراستەیە چ کاریگەریەکدانێ ئێمە قسە لەسەر ئەوە کرێت کە ئاشتی خەریکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەیەتە پێشەوە و گوایە ترامپ باسێکی کردوتی منم یان چاوەڕێی خەڵاتی نۆبلە ئەوێ خەڵاتی نۆبل وەرگێ و ئاشتیم کەوانە و ئەیتر من پێم خۆش هەموو شەڕەکان کوژێنمەوە و شەڕ نەکرێ شەڕی تازە دەست پێ نەکاو ئەوە بڵێن لە سووریایە لە تورکایە ئەم پێشنیاراتۆتە پێشەوە لێ هاتۆتە پێشەوە کە خەریکە ئەم بڵێن ناکۆچیانە بە جۆرە کۆتایی پێدێ بە بڕای تۆ ئەم ترامپیزمە لە ئاستێکی لە ئاستی خۆرەڵاتی ناوەڕاستە چکاری گەرێکی لەسەر ئەمە بێت ئێمە لەگەڵ دۆخێکی نوێ بەرەو ڕووین کە سەرمایهداران لەگەڵ یەکتر ئاشتە بنەوە یاخود ململانێ ئیتنیکەکان تونتر ئەبێتەوە چی ڕوئەدا بە بڕێتەوە زۆر باش خۆش بێ خۆی ینی گەبگەڕێنەوە بۆ ئەسڵ سیاسەتی ترەمپ لە بەرامبەر شەقی سەتا لە دەورەی یەکەمە زۆر وازە بوو زۆر ڕۆن بوو ینی ئەو فکرەی کاڵە مەسەرەن زۆر ئەم شەڕشتانەی کە هەبوو لە منتیقانە ئەم ڕخنەی لێگرێتەوە بێ مەسەرەن هێزەکانی ئەمریکا کشێتە دواوە و ئەمانە بەڵام لە هەمان کاتیشە کۆنە پەرستانە ترین و ڕەجعی ترین و ئەتوانم بڵێم ینی مسببی کارەساردانەوە لە ناوچەکانی ترەمپ پێنایی ئەوەی کە دەمی ئیسرائیلی کرد بۆ ئەوەی کە جۆلان بخاتە سەر ئیسرائیل ئاسمەی قودس بگۆڕێن ئازام چی بکە مۆزۆی ئەبراهامی هێنا هەمووی ئەمانە ینی مەسائلێکن کە لەسەر ئەساسی تەمان وەلانان و تێکشکانی خودی قەزەی فەڵەستینی و مەسیری فەڵەستینەکان یعنی سیاساتی کۆنەپەرستانەی کە ئەوەی کە بێتە مسببی کارەسات نەکرد مجرد ئەوەی انشقاق و شەق لە بینی خەڵکا دروستکە یعنی ترەمپ پێناوێتی ترەمپ ئەمەیە ئەمە ئەوە ئێستاش محوەری ئەساسی سیاسەتی ترەمپ
لبرامبر منطقة الشرق الأوسط ناوچین ڕۆژهەڵاتی ناوەڕاست موضوعی دعمی ئیسرائیلە يعني تحالف بەسترکردنی ئیسرائیل وەکو يعني وەکو چۆن ئیمتیدادی ئەمریکا لە ناوچەکەیە ئەمە سعودیەش نییە هاوڕێمەیە تاکیدکردن لەسەر ڕۆڵی ڕیادی سعودیەش نییە لە هەمان کاتە مەسەری ئەوە من ئێمە سەری ئەوسا ئەوەش هەیە جان بڵین ئەمە وەکو لایەنی ئەساسی جیۆپۆلیتیکسی و ینی عسکەری و ینی وەکو چۆن بڵێ بۆرەی منطقەی نفوس ئەمە ئیسرائیل ئیمتیدادی ئەمریکای ترامپ ئەمە بە دەرەجاتێکی زۆر گەورە ئاباتە پێشەوە بە هەموو کارەساتەکانیەوە کە لەگەڵ خۆیایی هێنێ ئاخرەوە بە قسە ئێماڵین دعمی ئیسرائیل يعني ئیبادەی غەزە مەسەلە يعني بە 50,000 کوشتنی مناڵ و پیا و ژن و ئەمانە لە ماوەی چەند مانگێکە باشە دوێنێ ئەم چەند ڕۆژانەی پێشوو نازانم کەی بوو دوێنێ بوو پێرێشەوە لە 100 شوێنی غەزەی قەسب کردووە تقریبا حدودی 400 کەسی کوشتووە مناڵە 170 مناڵە باشە ئەمە ینی لەلایەن ئەمریکاوە ترامپ ڕێگەی پیاوە ترامپ وتوتی ینی متفقە لەگەڵ کامە بکرێ ئەمە ڕسالەی ئەمە ڕسالەی ترامپ بۆ منطقەی شەرقی ئەوسەط ئەم جانبیان لایەنێکی کەی استراتیجەتێکی کە هەیەی مۆسوعی زەخستنە سەر ئێرانە قەیناکە ئێستا ناتوانێت بە شەڕ بکات ینی سیاسەتەکەی ئەوەیە کە بتوانێت دەردی خۆی بە عەرەبیە حەدی قسای زەخت باشە فشاری ئەو پەڕیز فشاردانان لەسەر ئێران بۆی کە تەسلیمیکە و مەطالیب ینی بە تایبەتی مەطلبی هەرا ئەساسی مۆزوعی وازێنانە لە قومەلەی نەوەوی نابێ ئێران ببێ بە ساحیبی قومەلەی نەوەوی ئەمە ینی سیاسەتی ڕئیسیەتی باشە و زەختەکە بەم ئیتیجا ئەگەر خۆ مەجای هەبوایە ئەگەر نەیزانایە کە ئەمە ڕەنگە ینی چۆن نەتایجەکانی گەورەترەوە ئەم کۆنتترۆلی ناکە ئەلبەتە وەکو چۆنی سە بۆ غەزە ینی اتفاقەکە لەگەڵێکە ئەم ئیبادەیە بکە ئیسرائیل لە هەمان کاتانێ بۆ ئێرانی ژەوەیە کرد بەڵام بە هەر حاڵ ئەوە مشکلەدارترە قەزەکە معقەترە بێ لەگەڵ ئێرانە بێ سیاسەتی فشاری ئەو پەڕی فشار بەکاربێنێ ئەمەشی لە بەرامبەر ئێرانە لایەنێکی کەی لە بەرامبەر منطقەکانی کە هەمووشی هەر بە گوێری ئەو سیاسەتی کە هەیەی طبعاً ڕئیسی ئەمە حلقەی پێشوە باسمان کرد محوری ڕئیسی سیاسەتی ئەمریکا یەکەم زیادکردنی میلیتاریزمە ینی سەرفی تەسەلحکردنە زائیدەن مۆزوعی مواجهە و ئامادەکردنە بۆ مۆزوعی مواجهەی سین ینی کە وەکو قوتبی ڕئیسی بەرامبەری و هەمدەباری اقتصادی سیاسی عسکەری ئەموو هەمووشتانە ئەمە سیاسەتی ڕئیسەتی بۆ مەرحەلەیەکی معەن ینی احتیمالە ئەمە هین کات ینی وەکو چۆن بڵێ منطقەی شەرقی ئەوسەط جارێ مەجای جەنگنانەوەی وەکۆی بۆش جەنگینایەوە لە عێراقامانە نەبێ بەڵام بە هەر حاڵیسە ئەو جەنگانە سێرەکەی ئەمە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینە مەطرحە ئەمەی حوسی عینە شدێ خۆ ئەمریکای هینە چۆتە ناو شەڕەکەواتیایە ئەمە ئەم جانبێکی کەی سیاسەتی ینی کەپیتالیزمی عالمی سەرمایه‌داری عالمی من پێشوتیش باسم کردووە لە مناسباتیکە ینی ئەمڕۆ سەرمایە لە دنیا سەرمایەکی جیهانیە ینی ئەم ینی سەرمایە نییە بڵی لە شوێنێکە بەجیا بە لە منطقەیەکە خۆی نمووەکات و ینی حرەکە دەکەەوە باسی سەرمایەکی بچوو دەکەین بەڵام سەرمایه‌داری جیهانی ئەمڕۆ کەپیتاڵی گەورە لە عالەمە ینی شەبکەیەکی ئەختەبوتیە لە هەموو عالەمە و لە منطقەی شەرقی ئەوسەتا پێش و تیش بەحسیەوەمان کرد حتا مۆزوعی تەطبیعەکە کە هاتە ئاراوە ینی ئەوەیە ئەم مەساڵحانە لەگەڵ یەکا تێکەڵن و لە هەمان کاتیشە ئەمریکا ینی کەیسە بڵێن ئەم سیاسەتەی وەکو وتم من جاری پێشوش بەحسم کرد سیاسەتی ئەسڵی ترامپ سیاسەتی دژەکرێکاریە ڕەحمە هەموو ئیتعایەکی بۆشتەوە سیاسەتی جوابانەوەیە بە ئەزمەی سەرمایە بەم شکڵە بەم شێوەیە جواب بە ئەزمەی سەرمایە ئاەتەوە لە منطقەی شەرقی ئەوسەطیشە کە لە علاقاتی لەگەڵ سعودیە و ئیمارات و ئەمانە ئەوانە بەقوتەوە فعلم بەقوتیشە لەگەڵ وەکو چۆن بڵێ جەنبەی دیبلۆماسیش حتا گەسم لا حەزەیکەی ینی دووسێ مناسباتی هەمووی نەقل کردو بۆ سعودیە هەر ئەم هینەیە ئەم ئەمانە ینی لە بەرامبەر سعودیە و بەرامبەر ئیمارات و ئەمانە مۆزوعی ئەوەی محافەزەکردنی ئەم مەساڵح اقتصادی و ئەم ئیندیماجی کەپیتاڵە لەسەر ئەساسی منطقەی کە مەسەنێ لە سووریا
حساباتێکی کاکە لە حسابی عێراق حساباتێکی کاکە مەسە سیرەکەی ئەوە کوتم لەگەڵ حوسەکانە دەست هەر ئێستا خۆی چۆتە شەڕەوە لەگەڵیانە ینی محوارەکەی توانین بیکەین بە دوو بەشەوە هاوڕێ شەماڵێکێکیانەوەی کە محوەری ئەسلی مۆزوعی استراتیجەتی ینی پاڵپشتی استراتیجەتی ئیسرائیل و هەموو ئەو سیاسەتانەیە کە ئیسرائیل ئەوێت تەنفیزی کات و مەشروعی ئیسرائیلی گەورە و ئیلە ئاخری ئەمە لایەکی کەشی ئاخر دەرەجە لەم ینی تونکردنەوەی علااقاتێکی اقتصادی بەو قەدەرەی کە ممکنەوە حتا ئەگەر زخوتی سیاسیش دروستکات لەسەر وڵاتانی وەکو میسر و سعودیە و ئیمارات و ئەم منطقانە ئەمیکەی عێراق و سووریا و ئەمانە بۆرەی هینن ینی ئسمەسەن لە عێراق بە دقیقی حەزەکەم ڕێی تۆ بزانم لەسەر ئەو شتە زۆر باسی ئەوە کرێ ئەوە ئەو ڕژێمەی لە عێراقا سەر و بنەبێت هەڵەگەڕێتەوەی چی بەسەری چۆ نامێنێ ئەوە هەتا ئیسلامی سیاسی زەربەی واخوا بەدەستی ترامپ ئێران کە ئیسلامی سیاسی تر لە ناوچەکەیە سەردانەوێنێەوەتان ماوە نامێنێ ئەوە دیارە بە بەشێک ئەڵێن ئیسرائیلی شەم کاراکە بە بڕای ئێوە ئەم نەتایجی سیاستەکانی ترامپ ئەوە ئەبێ کە خۆرەڵاتی ناوەڕاست لە دەست کۆنەپەرستی ئیسلامیزم ڕزگاری بێ قەت ڕەجعیەت ئەم شتانە نایەنێتە ئاراوە بەڕاستی ئینسانەوە بێ زۆر بەڕوونی و وازحی ڕوونی کاتەوە بۆ عالەم ینی بەسە خۆ هەموو پێشەوەی کە ینی سەدام بڕوخێ ئەوە بۆ ئانۆمە دیموکراتت نەقلبە بۆ ئەم منطقەیە و هەموو شتێ بێ بە ئازادی و بەمەوبەوە بەڵام لە هەمان حاڵەتە ئەم حیزبانە هاتنە سەر حکم ئەم ئیسلامیانە هاتە سەر حکم ئەم کۆنەپەرسیە تۆ تەسەوەر کرد لە ئینتیفاضی 2009 ینی ئەوان ئەڵێن هەشتا ینی احتمالە 1000 و 1500 کەس کوژرا بێ باشە ئەوە سیستمەکەیە کە اعتراضاتی نۆرمەڵ ینی هین کراوە تەظاهرات کراوە باشە ئەو هەموو گەنجە ژن و پیا و ینی گەنج و هەمووی نییە قەت و عام کرد باشە ئەوە دیموکراتێتەکەیانە با بێمە سەر هین ئەمەی ئێرەش کە ترامپ ینی هەچ ئەمە لێ بە ترامپ ینی بەڕاستی یان سیاسەتێکی لە پشتە مەسلحەتێکی سیاسی واقعی لە پشتە یان وەهمە ینی حاڵەتەکە حاڵی نابێت ترامپ دەقمی کۆنەپەرستیەکە خۆی نوێنەری کۆنەپەرستیە لەناو ئەمریکا خۆی نوێنەری لەسەر ئاسیا و ئەوروپا خۆی نوێنەری کۆنەپەرستیە لە عالەمان نوێنەری کۆنەپەرستیانی عێراق چییە ینی شتێکی زۆر شازە کە بێت مەسەن هینی بۆ بێنێت لە ئیسلامی سیاسی زیاتری بۆ تەقدیمکە شتێک ئەگەر شتێکی کە بێنێت لە ئیسلامی سیاسی بێتەوە خراپتر بێت یعنی شتێکی وایەنێ بەڕای من مێسێجی ترامپ بۆ عێراق ئەمە ئەوە اینجا شتێکی کەش ینی من قسەکەم ئەوەیە کە ئەوانەی وا دیعایاکەنەوەمانە دوو مەسلحەتی ئەمریکا ئێستا لە بەرامبەر بە عێراق با ئەوەش لێک بینەوە یعنی عێراق حتا جانبی اقتصادیەکەی میزانی عێراق ئەو پارەینەوە تا ئەچێتە بانقی فیدراڵی ئەمریکی یعنی عێراق علاقەی ئەمریکا و لەگەڵ عێراق فەرقی هەیە لەگەڵ دەوڵەتەکانی کە حتا وڵاتەکانی کە ئەوها نییە یعنی ئەوە کۆنتترۆلی بەسەر ئەوزاعی عێراق هەبێت وڵاتێکە داگیرکراوە چۆتە دەرە قەیناکە بەجێ یەشتەوە بەس داگیری کردووە ولا یازان مجموعە هینی ماوەتەوە تو لەلای ئەوان دەردی خۆیان ڕەنگە تعبیریکە تووشی نەخۆشیە بۆ کە ئاسا ئیسلامی سیاسی هاتوۆتە سەر حکم ئەوان ناتوانێت ئیداریکەن یعنی بە مەڕزێکی لاوەکیە بینێ بە شتێکی لاوەکیە بینێ ئەمریکا بەر عێراقا مەساڵحی ئەساسی تری لە بەرامبەر عێراقا هێشتا لە شوێنی خۆیەتی وە بەڕێی من حتا یعنی تعاملی لەگەڵ عێراقا هینە فەقەتە ینی لەگەڵ وڵاتەکانی کە نییە اینجا ئەو ئێوە فعلا دەوری مەسەرەن میلیشاکان کەم کاتەوە دەوری ئەوانەی کە لەگەڵ ئێرانان کەم کاتەوە بەڵام مؤسسەی حاکم لە بەری لە عێراقا ینی نظامی سیاسی کە حاکم و دەوڵەتی عێراق ئەمە ارتباطێکی هەیە لەگەڵ خەڵک و لەگەڵ ئەمریکایە بەتایبەتی ینی بەشێکە لە نەگەوەی کە پارەکە چێتە فیدراڵەکە ینی سووقی عالەمی و ارتباطی اقتصادی عالم عێراق بە عالەمەوە زۆر هینە زۆر ینی چۆم لە زۆر مندەمیجیتر لەگەڵیان ماوەتەوە کە ئەوەی ئەم میلیشیا و ئەم هێزانەی کە بڵێ سەر بە ینی هینی ئیسلامی سیاسین و سەر بە ئێران ئەمانە کەم کات قەتعیکە ئەمەیان بە هینەکەی ئەمە چەندە تەطورەکات بە ئیتیجایەکە کە مەسەن سەر دیعایەکەڵێن لێیانوانە احتمالە ئەوە من تەسەورەکەم عێراق خاتە دوای ئەوانیکە ینی مەسەن هەم بەنسبەت ئیسرائیلەوە هەم بەنسبەت ئەمریکاوە
يعني شتە ئەسڵەکان ئەڕۆن بۆ ئەمریکا ینی مەساڵحە ئەساسیەکان ئەڕۆن لەبەر ئەوە ئەم زەختەشی هەیە بۆ ئیتیجایی کە ئەم ینی حەشت و غێرە حەشت و ئەم فەسائلانە دەوریان کەم ببێتەوە وەلەو نقطەی ئەگەر ببێ بە ئەزمێ بە شتێک ئەو وەختە ئەتوانێت ینی ئەکا بە ئەولەویەت ئێستا ئەولەوێتی نییە من بەڕێی من بۆ ئەمریکا و شەکەی تقریبا ماشیە ئەمە نیە لەو مۆزەی ئیسلامیزمەشە کە بازەکەن کاڵێن جمهوری ئیسلامی لە بین بچێتوانە ئیسلامیزم زەربێکی گەورە خواتوانە معلومە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر هەن کە لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە لە ئەم ساڵانەی ڕابردووە قەڵەو کراون دابەستە بوون پاریان ئیمکاناتیان لە بەردەما بۆ لە بەردەسا بۆ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەربازی و لە ڕووی لۆجستیەوە لە هەموو لایەنێکەوە کۆمەکراونەوەوانە حتمما هێزیان گرتووە بەڵام ئیسلامیزم لە خۆڕاتی ناوەڕاستە لە وڵاتە ئیسلامەکانە ئەمڕۆ زیاتر واوەترە لەو ئەحزابانە و لەو گروپانەی کەوا چەکیان پێ ڕاستە چەک و سەرە نێزەوە ئەوانە هەمیشە وەسیلەیەک بۆ دەمەزەتکردنەوەی دەسەڵاتی ئەمانەوە هێشتنەوەیان بەڵام هەیمەنەیە کە لە ئاستی اقتصادی و لە ئاستی کۆمەڵایەتیا پەیان کردووە شەبکاتێک لە مەساڵح کە دروست کراوە ئەمانە بە جۆرێک تەنیوە لەم ناوچەیە ینی تو ئێستا لە سلێمانیە خۆگەر بە هێزی چەکدار بێتەوەوانە یاخود لە هەولێرە ئیسلامەکان ئەو چەکیان لەبەردەستانیە بەڵام لە ڕووی کولتورێکەوە کە خەریکن لە کۆمەلگایە جێخێنەوە تۆ کە باست کرێستەوت دژەژنی لە ناو سۆشال میدیا چۆن فراوان بۆ تۆمانە بە جۆرێ هەستەکەی هەیمەنەیەکی کولتوریان لە ناو کۆمەلگایە دروست کردووە بە جۆرێک قاڵبێکیان داناوە کە خەڵک لەو قاڵبە نەتوانێت بچێتە دەرەوە و ئەمە بە بڕای من بەم کۆنە پەرستی کە لە دنیاە هاتۆتە پێشەوە بە هاتنی ترامپوانە بەهێزترە بێ جمهوری ئیسلامی وەکو دەسەڵاتێکی سیاسی بمێنێ نەمێنێ کێشەی کۆمەلگا شەڕی کۆمەلگا لەگەڵ ئەم کولتورە داسەپاوەیە و ئەم کولتورە مهەیمینەیە کە قەڵەوەکرێ بەخێوەکرێتتر پارەکان و نەوتی خەلیج و قەتەر و هی سعودیە و هی ئیماراتەوەوانە بۆ قەڵەوکردن و بەهێزکردنی ئەمانەیە ئەم شەڕە هەر لە جێگەی خۆی ماوەتەوە ئەم شەڕە هەر یەخەمانەکرێ ئەم شەڕە بێ بکرێ یعنی ئەماگەر جمهوری ئیسلامی ئێران هەبێیانە بێ مەسەلەن ئیسلامی سیاسی ئەوەی کە پێوترێ سونی مەزهەب یاخود ئالی سونە و جەماعەتەوەوانە خۆ لە جێگەی خۆی باقیە سەلەفەکان لە جێگەی خۆیان باقین ئەوانەی کە لە لایەن سعودیەوە و لەلایەن ناوەندە کۆنەپەرسەکانی سعودیەوە ئازوقەیان بۆ دێت و بەخێوەکرێن و قەڵەوەکرێنەوەوانە لە کوردستانە و لە غێری کوردستانەوەوانە لە جێی خۆیان ماونەتەوە لەبەرەوە بە دەقیقی ئەو معادلەیە ئاوا معادلەیەکی زۆر سادە و ساکار نییە ئەم ڤاریابڵی لێ دەربێنی تو ئەوانە تەواوی معادلەکەی تر حل بێت و کۆتایی بێوان نییە ئەم کێشەیە لە جێگەی خۆی ماوەتەوە باقیە وەزعی مصر ئێستا هیچ باشتر نییە لە وەزعی پێش لە کاتی حوسنی مبارەکە ئیسلامی سیاسی بە مندازەی ئێستا نەیتوانی بوو یاتان دوای هینیش دوای ڕوخانی حوسنی مبارەکواتنی ئیسلامەکان و دەسەڵاتی ئیخوانەوە نەیتوانی و بەم ئەندازەی ئێستا جێپی خۆی قایم کاوەکو لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەو مەسەلەن قیەم و مەفاهیمانەوە کە هێناوێتی بۆ مانایە من وازانم کە لاچوونی جمهوری ئیسلامی ئێرانیش دووبارە ممکنە ئاڵوگۆڕێک لە دۆخەکەیا دروست بکە بەڵام کێشەکە لە جێگەی خۆی ئەمێنێتەوە بەرهام بچینە سەر مەسەلەیەکی لەسەرەوە بکەم هەوڕ بەعام منیش تەسەوورەکەم ینی خۆیگە ئێران بگۆڕێت ئێران ئەگەر بە شۆڕشێ ئەو نظامە لا ببرێت لە نەتیجێ حتا ناکۆکیەکانی بینی ئەمریکا و غێرە ئەمریکا و یان تەناقوزاتی حاکمێتی برجوازی بەعام با بڵێن حتا هینی ئیقلیمیش بەڵام بە حرەکەیەکی شۆڕژگێڕانە حرەکەیەکی شۆڕژگێڕانە و ینی ئەساسەن چینایەتی و پرۆلیتاری بتوانێ ئەو نظامە بخات ینی ئەوە کاریگەریەکانی نوعێکی ئەو کاریگەری شۆڕشەکەی نەکتەنها ڕوخانی جمهوری ئیسلامی کاریگەری شۆڕشەکەی ئەو وەختە بەڵێ ئاخر کاریگەری هینەکەی بەس خۆی چۆنە ینی پێشووتریش بەخسمان کرد ینی ئەگەر ینی ئەو تیۆریە سۆشیالیستی کە نەقدی ئەم حاڵەتی ئەمڕۆ دنیاکە ینی ئەمەش نەچێتە مەدانی ئەوەی کە تۆ چۆن ڕەخنە لە ئیسلامیزمەگریت ینی بە چ شێوەیەک ئایا هەروەکو خیتابێک ڕخنەی لێگری ئایا ئەمە تووشی وەهم بوون ئەمەیە یاخو ئەرزیتێکی ئیجتماعی هەیە یاخو بڵین مەسەلەکە چینایەتیە ینی مەسەلەکە
پەیوەندی بە ینی پرۆسەیەکی کەوە هەیە ئەمە طبعاً ئەم نەقدە کەمتر گیراوە بەڕاستی زیاتر نەقدی سوکولاریزمە نەقدێکی سەطحیە بەڵام نەقدێک کە بێنێت ینی لە ڕێگەوە ینی ئیسلامیزم دەرکا ئەمە خۆی ڕفتە بەو حرەکە پرۆلیتاری کە من باسیەکەمەوەی کە ئەڵێم ئەگەر بە شێوەی شۆڕشێک بێتە دەریا ئەم شۆڕشە شۆڕشێکی کۆمەڵایەتی بێتە ینی ئاڵا هەڵگری تەحەڕوری ئینسان بێت بە مانای کەلیمە لە کۆتوبەندی سەرمایەداری ئەم ینی بەشەریەت ئەم ڕۆیسە بەڕاستی لە بەردەم وەزعێکایە یعنی تۆ ملاحەزەی کە یعنی جانان ئەوە کە باسی سۆشیالیزمەکە وەزانێت تۆکو ئایدۆلۆژیە باسیەکەیان وەکو فکرێکیان شتێکی خۆشە دەوێت ئەمە تاقیق بە وایە ئینسانەکان ساوی بنەوانە بەس من تەسەورەکەم نییە لە هەموو کات زیاتر لە تاریخی بەشەریەتە بۆ بە پرۆسەیەکی مادی واقعی سۆشیالیزم ینی ئەمە ئەبێ بچێتە ناو هەموو مەیدانەکان هاوڕە شەماڵ ینی لە منطقی شەرقی ئەوسەتە یەکێک لەو ئاڵوگۆڕیانەی کە لە فکری سیاسیە فکری سیاسی چەپ فکری سیاسی کۆمەنیستی و یەساری و ئازادی خوازی لە منطقی شەرقی ئەوسەتا ڕووبە یعنی ئەبێ ئەم واقعەتە ینی ناتوانانی تۆ ینی بە دژی سۆشیالیزم قسە بکەی بڵێ من دژی ئیسلامی سیاسی ینی نایێتەوە نانی نیۆناچڵەڕوە بۆ یعنی ئەو پرۆسەی کە ئەو واقعەتی کە ئیسلامی سیاسی بە قوتەکە هەمان و واقعەتە بەقایەتێک کە حرەکەی سۆشیالیستی و کۆمەنیستی بە دژی وەسێتەوە ینی حرەکە شتێکی واقعی نەک بڵێن مەجموعە ئەفکار و شتیوە اینجا من قسەکەم چییە ینی سڕاع دژی ئیسلامی سیاسی زۆر ڕەبتە بە مۆزوعی پەرسەندن و چوونەبانی دەدینەڵێ ینی فکری سۆشیالیستی و فکری ئینتیقادی مارکسیستی بەرامبەر ئەوزاعی ئەمڕۆی دنیا و بەرامبەر ئەوزاعی منطقی شەرقی ئەوسەتیش تەمان ئەگەر بەسیترین دەستکەوت حتا پێشەوەی سەورەش ببێت بتوانێت مەسەرەن بە شێوەیەک ئەمە ببێت بە وعی عام لە نەتیجەی تەناقوزاتی کۆمەڵگەکە و وجودی ئەحزابی کۆمەنیستی بەهێز و ئازادی حرەکەیەکی ئازادی خوازی بەهێز ینی هینە بێت پاشەکشەی پێکات بەڵام ئێستا دەدیتوتێ وڵاتانی غەربی وڵاتانی خەلیج هەمووی نیە دامی ئیسلامی سیاسیەکە ئیمپریالیزم دامی ئیسلامی سیاسیەکە نظامەکە بە ئیسلامی سیاسی بەڕێوە ئەبرێت هەچی ئەوامیلە نییە یارمەتیانە کە ئەمە جانێکە بەردەوام ببنەوە بەڵام لە هەمان کاتیشە ئەو قسەیەشمان کرد پێشووتر یعنی ئەگەر سەورەیەک لە ئێرانە ڕووبە ئەکید ئەو شۆڕشە لە هینا نامێنێتەوە ناو ئێرانە نامێنێتەوە بێگومان هەموو دیاردەکانمان دیاردەکانی ئەمڕۆ لە دنیاە ناتوانن دیاردێکی مەحەلی و لۆکاڵی بمێنەوە بەتایبەت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە جمهوری ئیسلامی ئێران بە شۆڕش بڕوخێ شۆڕشەکە ئەبێتە دیاردەیەکی ناوچەیی هیچ گومانێک لەوەیان نییە بەڵام باسەکە لەسەر ڕوخانی جمهوری ئیسلامی نییە لە بەرامبەر باسەکە لە شکستیاتی لە بەرامبەر ڕوتێکە کە لەلایەن ترامپ و ترامپیزمەوە دامەکرێت فاشیزمی ئێرانی کە هیچ کەمتر دواکەوتونێ لە ئیسلامی سیاسی و ئەوانە جابا لە دژی ئیسلام بێت و لە دژی ئیسلامی باڵادەستی حاکم بێ ئێستا لە ئێرانە و ئەمانە کۆنەپەرستر و دژە ئینسانی ترە لەم ڕوتەی کە هەیە بەو ئایدۆلۆژیایە بەو نەمەتەی کە قسەی پێکەن بەو ئایدۆلۆژیایی کە هەیەە بۆ ئەفکارە سیاسانی کە هەیەە خۆمە لە سوۆشیال میدیا و لە میدیاکانەوە بەردەوامی ئەیان بینین یانەمانە بێنە جمهوری ئیسلامی چاڵ و گۆڕێکی بڵێن پۆزەتیڤی نەبێت دوایەوە مەسلەیەکی تری ئەساسی زۆنگایەکە کە لەم کۆمەلگایانەیە دروست کراوە یعنی ئەم کۆمەلگایانەی ئێمە لە خۆر هەڵاتی ناوەڕاستە کۆمەلگایەکە لایەزار زیندووە لایەزار سڕاعاتی تیاملولانی تایە بەڵام ڕۆژ بە ڕۆژ قەراغ و کونج و کەنارەکانی ئەبێتە زۆنگاوێکە لە غەیری ئەم کۆنەپەرستیەوە لە غەیری ئەم ڕوتە دژە ئینسانیە زۆر سەختە ڕوتی تری و ئەیری تریتیا گەشە بکەیانی تەسەوری تریتیا گەشە بکەوەوانە بۆتە مۆڵگەیەک بۆ گەشەکردن و پەرەگرتنی ئەمانەوە ئەمە ئەو واقعێتەیە کە ئێمە لەگەڵ ئیسلامیزمان لەگەڵ یە بەرەوەی ئیسلامی سیاسی تۆزە لەفزێکی بە بڕای من قاسرە بۆی تعبیر لە ئیسلامیزم کاوەکو جوڵانەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەڕاستی بە جێگایەکی زۆر نالەبار گۆڕیوە بچینە سەرخێ خاڵیتر کە زۆر گرنگە پێم وا بینەرانمان چاوەڕێی ئەوواکەن لەسەر کوردستانچی کاریگەری هاتنی ترامپ و ئەم ڕوتە نیۆفاشیستی لە دنیاە و
ئەم ئاڵوگۆڕە سیاسی گەورانی کە لە دنیا ڕۆیە چکاریگەریشی لەسەر کوردستانێ هەیە. زۆر پێیان وایە لە ناسیۆنیستەکان بە تایبەت ئەم جاریان لەواشە بۆ کوشتێکی تیاوێ. چۆنێ بینی هاوڕێ؟ نازام ئەوە چۆن هینکەوە حتا تبریری هینی ئیسرائیلی ژەکەن ینی وەنی ئیسرائیل دامی کورد دەکاو شەرمەزاریە بۆ حەزەکەن دراوسێمان بن پیان خۆشە بن بە دراوسێمانەوە نیە بێن ئاوا لە مەمتیقی سووریا ئەوانە ئیترە بن بە دراوسی کوردستان ینی هینەکە تەسویرەکە ئاوایە. تۆ مەسە هێزێکی فاشستی وەکو ئیسرائیل تۆ تەمەنای ئەو کێ مەسەر مۆزۆی مەسلەی میلی ستەمی نەتەوایەتی لە ڕێگەی ئەوە حەلبێتەوە بۆ هینکاتوانە یانی نایەتەوە لەگەڵ منطقی ئینسانی و حتا عەدالەتی قەزەیە کە دژایەتی دژی ستەمی نەتەوایەتی ئەوانەیە ئەو جەرایەناتە ینی ڕەوتێک باسی لێکات و دیفاعی لێکات بەڕاستی کە ڕەوتێکە ینی مەسلحەتێکی چینایەتی تری هەیە سەر بە بورجوازیە و ناسیۆنالیستێکی بورجوازیە و لای مهم نییە خۆ ئەمەشماندی ئێمە تۆ ملاحەزەکە هەر بەڕاستی ئەو کەڵچەری کە لە ناو خودی حرەکەی کوردیە ناسیۆنالیزما هەیە هەر لە بیدایەتەوە تاکو ئێسەی یعنی دائیمەنەوە بێژگە هیچ لە ئیسفادە لە هینەکانەکە لە ینی سراعاتی ئیقلیمی و ئەم دەوڵەتانە و ئەوانە بەڕێپەوە وازحە بەڵام لایەنێکی کەی هەموو جارێ ینی مەسەلەن من مناسبەی کا باسم کردووە ینی سیاست ینی سیاستی دژی ستەمی ملی یەکسەر قەت ئەیکا بە سیاستی جیۆپۆلیتیکسیکا بەوەی کە بێتە سەطحی دەوڵەت تۆ تەسەوری کە لە هەشتاکانە ئەو هەموو کارە ساتەکە خەڵکی بینی بە بەنێ حەلبی عێراق و ئێرانیەوە باشە ناسیۆنالیستەکان باسیوانە کرد ئەم حربە بابێ بە عێراق زەعیفە بێ ئێمە هینکەین یانێ ئیسفادەی لێکەین بۆ مەسەلەی ملی کە باش آخر کێوە خۆی هاتوو لە کوردستانە خۆشەڕەکەکە ئەوە هەمومان لە ناوەچین باشە یعنی ئەو هەموو عالەمە ئەکوژێ لەو جەبهانەی جەنگە ئەمە چه هینێکە چ مەنطقێکی سیاسیە چ ئینسانیەتێکی تایە ئەسڵەن ینی بەڕاستی نیە ئەم مەنطقەی کە ئەبێ وەکو چۆن شتێکی معتەبەریشی بازەکەن و هینەکە نێوە یەکێدا سیاسەتە اینجا ئەمە بەنەوعێکی کە ئەوە کەوەی زۆر خەسە بەنەوعی کە نەقلی کە بۆ سیاسەتین با ئیسرائیل بیان مەتیماوە با ئەمریکا بێ هند بخات و کوردستان نەجات بە یاخو با بڵێ دە سەدام نەجاتمان بێ حتا لەسەر ئاسی عێراق ئەمانە هەمووی نییە ئیلاقی بە ئەوە نییە کە خەڵک ینی ناحاڵی بێ ئیلاقی بە سیاسەتێکی دیاریکراوی چینایەتیەوە هەیە کە خۆیان ناسیۆنالیست و بورژوازینەوە هینەکەشیمان دیوە هەمویان چوونە سەر حکومبوون بە ملیۆنەر و ملیاردێر و بۆ ئەویان لەوێت بە هەر حاڵ من قسەکەم چییە ینی ئەوەی کە ترامپ بچینەوە سەر مۆزوعی ترامپ و عێلاقی بە منطقەی شەرق بە مۆزوعی مەسەلەی میلیەوە تامان لە رابطە بە کوردستانی سووریاوە ئەوە تا ئێستا شەر هینی هەیە قوتی عسکەری شتیوای هەیە بە تەمایە عەلا ئەساس بگەڕێتەوە بەڵام بە شەرتێ بە وەختێکە گەڕێتەوە کە زەمانەتی ئەوە کاکە ئیلا حەدی ما منافیسەکانی شوێنەکەی ناگرنەوە یعنی مەسەن وەکو رووسیا وەکو ئێران وەکو ئەمان ئەمە لایەکی کەشی کە یعنی هین هینیان نییە ئەوە منێن لە خطە و من تەسەوەر ناکەم لە خطە و بەرنامەجی ترامپ ئەوە هەبێجانێ بێنێ مەسەر منطقەی کوردستان جیاکاتەوە هەم احتیکاکی هەیە لەگەڵ تورکیا بەڵام بۆ دەرەجەیە نییە کە بیگاتە ئەوەی کە بڵین کوردستانی سووریا بڵین بکا بە کیانێکی سیاسی دیفاع و شەڕ لەسەر ئەوە بکاتوانە ئێستش کە شەڕ و دیفاعی لەکەن لە رابطە بە مەسائلی استراتیژی ترەوە هەیە لە پەیوەند بە کوردستانی عێراقەوە عینە شت مەساڵح و استراتیژەتی هەیە بەڵام بێت نقطە گرنگە ئێمە لە بەرچاومانە بێ ینی ئەمە ئەم مەساڵحانەی ئەمریکا لە پەیوەند بە حتا ینی ڕژێمی سیاسی کوردستانی عێراق و حتا بە عیلاقی بە مۆزوعی قەسەد و مەزلوم عەبدی و مەجموعەی سووریا یعنی ئەمە عیلاقی بە مەسلحەتی خەڵکی واقعیەوە نییە ئەمە سیاسەتی استراتیژی ئەمریکایە لەگەڵ ئەم حیزبانە و حیزبانش مەسلحەتیان هەیە لەگەڵ یاخۆ من بە حتا بڵین بە نەڵێن عەمیلەیان شتێک لە بابەتە مەساڵحی تەطابقەکان لەگەڵ مەساڵحی ئەو لەگەڵ یا ئەوە دەقێکە بەڵام ئەمە ڕەبتی نییە بە مەسەلەی خەڵکەوە ڕەبتی نییە بە مەسڵی مەساڵح و ئازادی خەڵکەوە بێجگەلەوەی کە بەعکسەوە ئەبێ بە قوتێکی قاهر بە دژی خەڵکەکە ئێستا وجودی و تەحالفی ئەمریکا لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە عێراقا لە کوردستانی عێراقا
بووە بە ئەداتێکی زەختی زۆ گەورە لەسەر خەڵک ئەو کارەساتەی کە لە منطقەی هەولێرە ئاخر معقولە تۆ نەتوانی ئیزراف بکەی نەتوانی تەظاهرات بکەی معقولە یعنی ئەم سەرکوتیی کە لە زمانی بەحسا مەگەر بیندا بێت لە هەولێر و لە منطقانە هەبێت لەم لاشیەوە ئەم کارەساتانەی کە لە سلێمانی و میلی شاگەرێتی و ئەم مەسائلانە ئەمە هەمووی ینی ئەم هێزەی کە لەگەڵ یاتی ئەمە نەتایجەکانێتی ئەمریکا و وجودی لەم منطقە ینی ئەمانە ئەمە ئەو لایەنە لایەنێکی کەی من تەسەورەکەم وەکو استراتیژێتە نازەم ناسیۆنالیستەکە چەنە هینەکەن وەکو استراتیژێتێکە بڵێن داینابێ ینی وەکو استراتیژێتی ئەساسی ترامپ لەم منطقە ئیدامە بە مەسلحەتەکان یا من ئەوە لەگەڵ ئەوە هەم بەڵام بڵێ ئەوەی کە شتێکی نەوعی دروستەکە ئەوانە دەسووری کاریانێت تەسەور ناکەم ئەوە حتمما ئەوە کە دیارە لەگەڵ پچینی باڵادەست و ئۆلیگارشی و دۆڵەمەند و ملیاردێرەکانی دنیاە قەومێتەکان هەرچی بێ زۆر باشی نییە ترامپ ئەو ئەتەرناسیۆنالیستی لەگەڵ هەمیان دەتوانێت ڕێکوێ مەسەلەن لە ناویانە بۆ نمونە ئەم تاڵانکارێنی کوردستانیش بەڵام ئەمە ڕەبتی بە کارگەر و زەحمەکێش و خەڵکی ماندوو دەستقلیشای کوردستانەوە نییە پەیوەندی بەوانەوە نییە کە لە بڵێن سەرەی خانە نشینیان ڕاوەستن لە بەرگەرمای هاوین و سەرمای زستانە ئەمرن بۆی کەوا 250,000 دینار وەربگرن و مەمرە و مەژی ژیانی پێ بەڕێبەرن پەیوەندی بەوانەوە نییە یەک کوردیشمانیە تا بڵێن قازانجی لە چیە لە کوردستان دوو نەوع کوردمان هەیە نازانم جگەل لەوەی کە زمانەکەمان یەکێکەوەوانە من و تۆ چییە بەم بەستێتەوە مەسعود بەرزانیەوە ینی ئەم ناسنامە و ناسنامەی کە من و مەسعود بەرزانی ئەکا بە یەک بوونەوەر و یەک بەرژەوەندیمان هەیە و ئەمانە ئەبێت چەند درۆ ناوبۆش بێ چی هەیە مەسەلەن چه شتێک هەیە کە بەرژەوەندی من و تۆ بکا بە یەک بەرژەوەندی لەگەڵ بۆ نمونە پاوێڵ تاڵەبانیە لەگەڵ دەسەڵاتدارانی سلێمانی لەگەڵ دەسەڵاتدارانی هەولێرە نە ژیانمان شێوازی ژیانمان یەکە نە ئیمکاناتێکە لە بەردەستمانایەکە نە مناڵەکانمان مەسەلەن مناڵی خەڵکی هێژار و خەڵکی دەوڵەمەند لە کوردستان ناچن بۆ یەک مەکتەب نە لە یەک خەستەخانەیە معالەجاکرێن نە لە یەک باخچەیە ئەتوانن پێکەوە هینکەن لە هیچ شوێنێکی ژیانە لە هیچ جێگایەکی ناو ئەم کۆمەڵگایە ئەم دوو بەشە ناتوانێت تێکەڵ بێ ئەوە چۆنەوە ئەم دوو بەشە جیاوازە لە ناوم کۆمەڵگایە لە ژێرێک ناونیشانی کووردا کۆکرێتەوە یەک بەرژەوەندیشی بۆدانێن ئەمە ئەم بەرژەوەندیە ئایا ئەمریکا ڕعایەتێکە یا ڕعایەتی ناکە پشتێک یا پشتی ناگێ معلومەکە بچینە پشتی مەسعود بەرزانی بگرێت پشتی کۆنەپەرستترین دواکەوتوترین لە دژە ئینسانی ترین و دژە ئازادی ترین دەوڵەمەندەکانی کوردستان بەڵێ مەسعود بەرزانی یەشێشانە حتمما ترامپ لە پشتیەوە وەستێ بەڵام لەگەڵ خەڵکی کارگەر و زەحمەکێشانە من پێم وا بێ شتەکە ئەتوانین ئاوا تعبیری لێ بکەین بەم جۆرە گیزافەی بەسیط زۆر ناخانێت گیزافەی بەسیط من تەسەورەکەم ینی خۆی وەزعەکە بەنسبەت ئێمە ینی وەکو لە مۆقعێکی چینایەتی و باسی شتەکانەکەین بەنسبە خەڵکەوە ئەکسەرێتی خەڵکەوە ینی ئامەی خەڵک ئەم ڕەوەندی کۆنەپەرستیە کە هاتوۆتە لەسەر ئاسی عالەم و خۆی لە منطقەی شەرقی ئەوسەدا خۆی مەوجودە بەڵام ئیسە خەستە بێتەوە زیاتر باشە و ینی ئەم پرۆسەیە خۆی دەستی پێ کردووە اینجا جەماوەری خەڵکەوە دوایە احتمالە بتوانین بینە سەری جەماوەری خەڵکی نەدار و کرێکار و زەحمەکێش و ینی فئاتی اجتماعی تری سەر بەم طەبەقەیە یعنی پێویستە لە هەموو ئاسەکانە خۆی جیاکاتەوە لە هین لەم تەسەوراتانە ئەمە زۆر شتێکی گرنگە یعنی مەسەن ئەوهامێک کە ناسیۆنالیزم دروستی کردووە لەناو کووردا لەناو حرەکەی ینی بڵێن کوردستانە کە ئەمەنی ئەمریکا وەکو چۆن بڵێ دۆستایەتی هەیە لەگەڵ کووردا و یا مەسەن ئیسرائیل دۆستایەتی هەیە لەگەڵ کووردا و ئیلا ئاخری لەسەر ئاسی ناسیۆنالیزمی عەرەبی و ینی ئیسلامی عەرەبیەکان یعنی ئیسلامیزم ئەمانە بەعەکسەوە بە دژی ئیمپریالیەتی ئەمریکی و بە دژی سیاسەتیان حرەکەت دەکەن یا حتا ڕادیکالەکانیان ڕادیکالە ناسیۆنالیستەکانیان ناسیۆنالیزمی عەرەبی ئەم بەعەکسەوەیە باشە بەڵام لە بینی هەردوو ئەم دوو شتەیە یعنی شتێکی کە لەژێرەوە کە مەسلحەتی واقعی خەڵکە ینی ڕزگاربوونە لەمە حتا ئەو نوع سراعی کە ناسیۆنالیزمی عەرەبی
یاخۆ تەمان ئیسلامەکانەوە هیچ ناسیۆنالیزمی عەرەبی بەشەکەی کە خۆی حتا قسمە لە یاسارەکانیش بە دوایە ڕۆشتوون یعنی علاسات دژە ئیمپریالێتە بەڵام لە ئەم دژە ئیمپریالەتەی خۆی دژە ئیمپریالێت نییە بە معنای کەلیمەت یعنی چکە تۆ ناتوانانی مەسەلەن ینی ئەو کە هاتووە بە وەکو سیستم هاتووە وەکو هەر نەهاتوە دەسەڵاتێک بێ وەکو علاقاتێکی طبقایەتی وەکو یعنی نفوزێکی اقتصادی واقعی کە لەناو وڵاتەکەی توا هەیە علاقی بە تۆ هەیە ئەوە خەڵکیش اعترازی هەیە بەرامبەرەمە کرێکار و زەحمەتیش اعترازی ئەم ڕێک هێت بە ناوی مقاومەتی دژە ئیمپریالیستی ئەو حرەکەتە واقعیە سەوریەی کە لەناو خەڵکی کرێکار و زەحمەتیشایە بە دژی ئیمپریالیسم ئەوەش احتیواکە ئەمیکان بەعکس بە نوعێکیکە ئەمیکان بە نوعێکیکە یعنی هەمانی اعترازەکەی ناکە هینەکانی نەبووە ئیتر وای لەکە کە کرێکاری عەرەب و کورد نییە بیر نکاتەوە ئەوەی باشە ئەو بەدەستینی ئەمریکاوە ئەناڵێنێ و ئێمە خۆشمان من حەزەکەم و نقطەی ئیشارەت پێ بم بەڕاستی ئەبێ یەکی ئەگەر ڕخنە لە سیستمی سیاسی لە کوردستانی عێراق ئاگرێ ئەبێ بێت مواجهەی هینی بکات مواجهەی ئەمریکاش بکات مواجهەی ئیسرائیلیش بکات یعنی ئەوان خۆیان کە داعمی ئەم نظامەکەن ئەمان حتا نظامی سیاسیاندا عێراق بەم شکڵە دروست کرد وهێنایان و دەسەڵاتیانیان دەسم ئەم هێزانە بە معنایە هەم لە کوردستان و هەم دەسە ئاسی عێراق ئەوە من تەسەورەکەم ینی وچە نەزەرێک کە بێوێت تۆزە شۆڕژگەرانە و سۆشیالیستی و واقعی بێ ئەوەیە بەرامبەر هەموو بە هەردوو لایەنەکەیان نیە بە سنووربەندی خۆی بتا بێتە دەرێ لەو معادلێ زۆر باشە هاوڕێمە بچینە سەر بەشی ئەخیری باسەکانمان کە سەرخەتی گشتی سیاسەتێکی دروستی سۆسیالیستیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخەنوێی دنیا لە هاتنی ترامپ و لە بڵێن باڵا دەستی نیۆفاشیزم لە ئاستی دنیاە و چیکردنی هێزە چەپ و سۆشالیست و کۆمونیستەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەگشتی ئەمە لە سەر ئاستی دنیاە ئەتوانین بڵێن چه سیاسەتێک دەتوانێت وەڵام باتەوە بەڵام لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە خۆمان لەوەین توی قسێک لەسەرەوە بکەین چیکردن چی بکرێت چیەتوانین بکەین وەکو ئەم هێزانە کە لەم ناوچەیە بوونمان هەیە بەرحاڵ سەرباری هەموو گوشارانەی کە چەندین ساڵە لەسەر کۆمونیزم سۆشیالیزم هەیە جوڵانەوەیشی سۆشیالیستی لە ئێران لە عێراق لە کوردستانە لە تەناندر لە فەڵەستین و لوبناان و سووریا و میسر و مەغریبی عەرەبی و لە تورکیا و لە هەموو ئەم ناوچانەیە لە ئازار احتیفازی بەخۆیەوە کردووە گروپ و دەستە و تاقمی هەیە بڵین تڕۆحات و تەسەوراتی هەیە لە پراکتیکی سیاسیە محاولاکە بەشدار بێکاری گەربێ ئەم هێزە سۆشیالیستانە چی بکەن سۆشیالیزم بە معنایەکی عمومی باسی بکەن ئەگەرنا ممکنە لە ڕووی فکری و لە ڕووی تێڕوانینمانەوە اختلافاتی جۆر بە جۆرمان هەبێەوەوانە بەڵام بە گشتی منەوەی لە دۆخێکی لەم بابەتەیە کە گوشار و فشارێکی ئەمەنە بە قووەت لەسەر سۆشیالیزم هەیە من وازانم ئەوانەی کە زۆر مەبەستیان نییە سۆشیالیزمەوە ئەوانە بەجێ هەڵنەوە چە شتێکی تر هەڵەبژێرنەوەوانەی کە سۆشیالیزمماونەتەوە دیفاعیلەکەن ئەگەر بە هەڵاش بە سیاست بکەن ئەگەر بە نادروستیش ئارەستێکیان گرتوێ بەڵام بەو بانایەکە بەو دەرەجەیە کە ئیلتیزامیان بە کۆمونیزم و سۆشیالیزمەوە ماوە جێگەی خۆشحاڵیە جێگەی پشتیوانیەوە بە معنایەک بە بەشێک لە جوڵانەوە گشتێکە ئەتوانێ حسابی بکەیت چیکردن چۆن ئەتوانین بەرەنگاری بە چی ئەتوانین بەرەنگاری ئەم دۆخەنا لەبارە ببینەوە کە خۆرهەڵاتی ناوەڕاستیەکەوێت سەرەتا لە جیهان و دواتر لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە بڕێەوە سەرخەتە گشتەکان چین هاوڕێ دەست خۆش بێمە زۆر گرنگە ئەم باسە من تەمان ڕێز و احترام بۆ هەموو کەسێکە هەر جهەتێک ینی کە دیفاعەکان لە مارکسیزم و لە سۆشیالیزم و لە یانی خۆی بە چەپ بەزانێت بڵێن ئەوە گرنگە ئەوە بەحسەکەم جارە نەچینە سەرەوە من تەسەورەکەم ئێمە بێ لە شوێنێکی کەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە تەقیمێ وەزا بکەین کە چی بکەین یعنی ئەم ڕەوەندەی کە لە عالەما هەیە ینی لە حەدیژمە باسیشمان کرد یعنی ئەم هجوومەی سەرمایە و سەرمایهداری بۆ سەر بەشەریەت باشە یعنی عملی ئەگەر ناوی بنێ پرۆلیتاریزیشنکردن ینی کردنی عامەی ئەکسەریەتی خەڵک بە پرۆلیتاریا بەوەی کە ینی ئەو مالیکەتەی سەرمایی نییە ئەو قودرەتەی نییە کە مەسەن بتوانێت هێزی کاری ئەوی کە بەکار بێنێت و
استثماری کات و استغلالی کە باشە یعنی ئەوە پێویست ناکات زۆر شاحیکە یعنی عملی پرۆلیتاریزە بوونی جەماوەری بەدینی خەڵک عالەما نەک لە عێراقیان لە مەنتیقی شەرقی ئەوسەطە ئەمە پرۆسەیەکی زۆر واقعیە و زۆر خەزبووتەوە و یعنی بمعنایە یعنی ئەم بۆ بە ئیستقطابێکی طبقاتی بۆ بە جەبسەگیریەکی طبقاتی یعنی هیچ سیاسەتێ ئەمڕۆ لە دنیا ناتوانێت ئازادی خوازانە و سۆشیالیستی بێ جوابی ئەم واقعەتە نایەتەوە و یەکێ لەگەڵ ئەم قوتبەی کە یعنی ئەم قوتبە پرۆلیتاریا خۆی نەگونجێنێ و سیاسەتی ئەو تەڕحنەکە اینجا کێشە لە بەشێکی زۆر لە چەپ کە موجودە بەشێکی زۆر لە چەپ کە موجودە بەداخەوە یعنی هێشتا سەرکاری لەسەر لەناو ئەم پرۆسەیان نییە ئەم پرۆسە واقعیە ئەم پرۆسە مادیە واقعی کە ڕوویاوە لەسەر ئاسی عالەمی لە مەنتیقی شەرقی زیاتر لە ئاستی سەرەوەی کۆمەلگایە کە ئاسی سەرەوەی کۆمەلگەژ یعنی چی یعنی ئاسی سیاسەتی برجوازی یعنی من ناڵمەوەی کە سارەکان بوون بە برجوازی بەس متەئەسیرە بەو شێوەکارەی برجوازی عادەتەن خوارەوە خەفەقانەکە و ڕایەکێشە بۆ وەهمی خۆی ینی وەهمەکەی بەکارهێنە بۆی کە سیاسەتی خۆی بەلێتە پێشەوە و ینی شەقی سپوفی پرۆلیتاریاکە شەق ینی ڕیزەکانی تێگەیە و ئیلە ئاخریە ئەمەی کە چەپە مەسەلەن لە ئەفکاری ناسیۆنالیستیەوە بیکرا لە ئەفکاری حتا ینی عەدەم تەحدیدکردنی واقعیانەی پرۆسەکان کە ڕۆیان سڕاعاتەکان کە ڕۆیان نەچوونە ینی بەکار نەهێنانی مارکسیزم وەکو منهەج و نەقد و وەکو تیۆری بۆ تێگەیشتن لە دنیای ئەمڕۆ ئەمانە هەمووی مەسەن مەشاکلێکی زۆر واقعین لە ناو چەپا مۆجودە و ئەحزاب و حرەکاتەکان مۆجودن کە تقریبا حتا وەکو کاری سیاسیش کراوە بە مۆزوعی ئاکسیۆنی سیاسی ینی بڵێن ئیشێکی سیاسیەکە ئیشێکی حیزبی منەظەمەکە بەیان دەرەکە یە مەسەلەن نییە نەشاتاتێکە حتا بەعزە تەرجمعاتی فەوقی لە بینی چەپەکانە على ئەساس کە بە ناوی ئینتەرناسیۆنالیزم و ئەمانەوە شەوە تەعبیری لێ بکە هەرجانێکی کە ئەکەوێتەوە ئەم سونەتە زۆر قەوی و قایمە لە ناو خودی چەپە لەم وڵاتانەیە باش من ئێستا باس ئەوروپا ناکەین ئەمە ئەبێ کۆتایی تێبێ ینی یەکێک لەو شتانەی کە ئەتوانرێ ینی ئێمە هەموو جارە تعبیرە بەکارێنێ ینی زیندووکردنەوەی مارکسیزم جارێکی کەم مارکسیزم بە معنە کۆمەڵایەتیەکەی بە معنە نەزەریەکەی بە معنە سیاسیەکەی بە معنای ینی وەڵامدانەوە بە معزەڵاتی ئەمڕۆی دنیا باشە تۆ ئەمڕۆ ینی وەکوتم لە پێشتریشە بەحسم کرد ئەم دنیا یانێ ئەم عملی پرۆلیتاریزە بەم شکڵە هاتوۆتە ئاراوە ینی تۆ ترامپ نوێنەری سەرمایەیە من خەلاقی پێشوا باسم کرد بۆ قەدەرە ئەتوانین ئێمە لە ترامپ تێ بگەین بۆ قەدەرێک کە ئەنتیتێزی کە عمەلە کرێکارە پرۆلیتاریایە بۆ قەدەری کە سیاسەتی لەناو داخلی ئەمریکا دژە کرێکاریە بۆ قەدەرەشە کە ئەینەشدیا و سیاسەتە دژە کرێکاری و دژە ئینسانی بۆ عالەمی دەرەوە نەقلەکاتەوە باشە بینیتە ناومان ناسیۆنالیزم هەرەوە نیە کە قساکات مەزمایشتەڵە ئەم لە پەیوەند بم پرۆسە واقعی کە ئەڵم ئیستقطابی طبقاتی بۆ ناو ئەم کۆمەلگایانەیە ئەم یعنی شتێک یعنی تەرەفگیری لەگەڵ قوتبی مقابلە اینجا ئەمانە بکەی بە تەرجمای عملی من قسەکە بێنمە سەرمانە لەم منطلقەوە ئەبێمە دەستی پێ بکەین من لە مۆزوعی ناسیۆنالیستەکان باسم کە چۆن ناسیۆنالیزمی عەرەبی بە نوع دژە ئەمریکا چۆن ناسیۆنالیزمی کورد بە نوعێکی کە مجامەی ئەمریکا کە هەردووکی یەکتای هینەکە دوو ڕوو یەکشتە پرۆلیتاریاکە ئەوەی کە لەژێرەوە ئەناڵێنە بەدەست ئەوزاعەکەەوە بەدەست ترامپ و بەدەست ناسیۆنالیستەکانەوە ئەو وەزعەکەی هەر قورسترە بێ ئەمڕۆ پرۆسەی تۆ ملاحەزەکە لە جەلسەی پێشوشا باسمان کرد ئەمڕۆ مەسەلەن مۆزۆی ئەمەی کە ترامپ هێناوێتی ئەم سیاسەتە ڕەشیانەی کە هێناوێتی جارێکی کە خستکردنەوەی هینە خستکردنەوەی ینی بڵێن نیۆلیبرالیەتی اقتصادی و پرایڤەتایزیشن و بسەندنەوەی هینەکانی کرێکاران حقوقەکانی کرێکاران حەجمکردن بە هەموو ئیتیجاکە دژەژن بوون ئیلە ئاخری باشە باشە ئەمە کێ زەریبەکەی تۆ ینی خودی ئەم طبقی کارگەرەیە کەیسەر لەم پرۆسە واقعی مادی دنیا نیە ئەکسەرێتی وای لێ تۆ حتا بازێ تعبیر هەیە من لەگەڵ تۆشا بەحسم کرد بازێ مارکسیستان ینی کە بازەکەن ئەڵە وای لێ تۆ بە شەریەتی ئەمڕۆ کەپیتال بە شکلێک
حرەکەتی کردو بە شکلی استقطاب بووە بەشێکی یعنی ینی ئینسانیەتێکی زیانی دروست کردووە ئضافە ها یعنی قەتوعامێکە بە هەزارها و هەزارها لە غەزە ئەکوژنێ خەزا ئەکوژنێ وەکەنە وەکو شتێ تەسفیە کرێ هیچ ینی هیچ دەورێکی نییە باشە یعنی لە کارە ساتەکان لە زۆربەی شوێنی دنیا و ئیلا ئاخری ئەمانە هەمووی ینی بەشێکن لەم کارە ساتی کە بەشەریەت دەرگیری بووە مواجهەی ئەم ئەوزاعە ئەم ئەبێ ئەم تیۆریە ئەم تەسەورە ئەم لانگریە چینایەتی یەکەم شت نقطەی ئینطلاقی بێ ئەمە یەک بۆ ئەم یان تۆ ناتوانین لەگەڵێکێکە قسە بکەی بڵێ وڵات تەبەقات ڕۆشتۆ با باسی سۆسیالیزم چیەکەیت و سۆسیالیزم باوی نەماوە یان مەسەن باسی قسە بکات باشە سۆسیالیزم گەڕانەوەیە بۆ ڕابردوو گەڕانەوەیە بۆ ڕابردوو بۆ نازان چۆمان ئینسان و لە چوارچێوەی دیفاعکردن لە ماهیەت و تەبیعەتی ئینسانیەوە ئێمە مواجهەی کاپیتالیزم و سەرمایه‌داری بکەین و چینی کارگەر وجودی نەماوە شتێک نەماوە نای پرۆلیتاریا بێ و ناتوانین لەگەڵ ئەمە لە یەک سەنگەرە پێکەوە شەڕکی دروستە یەکەم نقطە ئەمەیە هاوڕێ یەکێک ئەساسیەکان ئەم ینی ئینطلاقە لێرەوە کە ئەمەد کرد ئەمانەیە ئەتوانێت ببێ بە سیاست ئەمە ئەتوانێت بێ بە حیزب ئەبێ حتا بێ بە ئینتەرناسیۆنال خۆ ئەم حرەکەی ئینتەرناسیۆنال نیە خۆی جارێ ئەوە بە هیچ شێوەیەک من قەناعەتم وایە کە ئەمڕۆی دنیا لە زمانی مارکسە هەر هیچ نەبووە دنیا تەتەوری دنیا وەکو ئێستا ینی هائیلە ئەو شەبەکە ئەختەبوتی کەپیتال لە عالەمان نییە ینی ئەو پەڕێتی ئەم ئیستقطابەشی ئەو پەڕێتی اینجا هیچ سیاستێک ناتوانێت ئینتەرناسیۆنالی نەبێ سۆسیالیستی نەبێ و ئەم واقعەتەی ئەمڕۆی دنیا وەرنەگرێ بە نەزەرێترا لەوێ وەرە بکەوەرە سڵات لەگەڵ برجوازی محەلی خۆتە بزانە چۆن بەم ئەگەر ئەم منهەجە دەبێ بزانە چۆن بە شێوەیەکی واقعی یەخەی ناسیۆنالیزمی خۆ دەگری یەخەی ئەو جەناناتانەگری کە لیبرالیێت و بازە شتێ بڵاوەکەنەوە ینی وەهم دروستەکەن ئەوەی کە دژی کۆمەنیزم و دژی حرەکەتی سۆسیالیستی وەسێتەوە تەجروبەیەک لە عالەما ڕوویاوە کە ستالینیزم بووە باشە حرەکەیەکی سەوری تێکشکێنراوە و ئەسڵەن ئەم زەریبەی ئەوەی کە ئەمڕۆ دنیا ئەیە ئەوەیە کە ئەسڵەن نیست دەدی بە قسەکەی لێنین سۆسیالیزم تەخیر بووە ینی کۆمەڵگەی بەشەری تەحملی نظامی سەرمایه‌داری ناکە تەحملی نظامی سەرمایه‌داری ناکە ئەم هەموو کارەسات و مەشاکلانەی کە بینین نەتیجەی ئەمەیە من ئەڵم مەسەن کە ئەڵێن ئەزمەی سەرمایە هەیە ینی ملاحەزەی کە ئێستا بە تریلیۆن دۆلار لە بانقەکان و لە هینەکانە شوێنی ئیسtismاری نییە ئەزمەیە ئۆڤەر پرۆدەکشن نایە تۆزیعەکان کارەساتە دروستەکە نایە بخاتە سەرفکردن لەسەر حیاتی بەشەریەت ئەمانە مەسەن نقاتی ئەساسین من لە قسەکەمان نقطەیەکی کە دوو ئێمە ڕاهاتووینە سەر مجموعە هاوڕێ مجموعەیە شت کە ینی ناڵم سیاست لە دەرەوە ئەبینین سیاست بێ بگەڕێتەوە بۆ یەکەم ئەم منهەجە دابنی و ڕبتێکی بە حیاتی واقعی خەڵکەوە خەڵکی دایمە لە اعتراضایە لە حەد عێراق و لە کوردستانی خۆمانە ینی ئەوە مامۆسایان و مۆزەفین و کرێکانان بزانە چەند هاوار و هەڵاکەن نییە کە ئەم وەزاعە ئەم کارە ساتیان سەر سەرز نەکرێت تۆ ئەبێ نەویان بیت ئەبێ ئەمە بەقوت کرێ ئەمە تەخوێ کرێت باشە یەک لەسەر ئاسی عێراق مەسەن حرەکەی سولەمەی ڕەواتب بە پلەبەندی موچە حرەکەیەکی زۆر واقعیە ئیسلامیەکان کۆنتڕۆلیان کردووە باشە تۆ ئەگەر وەکو کۆمەنیستێک باشە ئەم منهەجەت نەبێ حتا ناچیتە ناوەیە وەڵاڵە ئیسلامیە مەچۆ بەلایە وازی لێ بێنە تاو باشە ئەوی بۆی ئەوەی هەڵبژاردووە ئەوە لەو ڕێگەوە هینەکەیە بات لەو ڕێگەیەوە ئەوە مەسلحەتەکەی تەقیقە تۆ چۆنی هێنیتەوە کە بخیتەوە سەر بار وەهمی بە ئیسلامیزم نەبێت بەڵاموەرە بڕۆ ناو حرەکەکەیە بە ئەمە ئەوە اینجا نقاتی کە من حەزەکەم شتێکی کەش بڵێ مەسەن ئەم هەجمەیەکی عالمیە هەمەلایەنەیە لەسەر مۆزوعی ژنان عکسە بێتەوە لەسەر مۆزوعی مافە مەدەنیەکان و فەردەکان عکسە بێتەوە ئەمانە هەمووی مەڵبەنی ئەوەن کە حرەکات دروستکە ینی اعتراضاتی اجتماعی دروستکە من تەسەورەکەم ئەمانە هەمووی ئەگەر کۆکەیتەوە ئەمانە مادەیەکی زۆری گەورەی دروستبوونی ئەحزابی کۆمەنیستی ئیملاقیش نەکرد هین ینی بڵێن زەعیف و بچووک و لە هەمان کاتا ئینتەرناسیۆنالیست ینی بهێنێتە ئاراوە بەڵام ئیتەمە پرۆسەیەکە کار و قسە و تەفاسیلێ لەم هینا ناتوانین هەمووی جواب بینەوە زۆر باشە دەستی خۆش بێ من بە جۆرێک
ئەو دۆخەی کە ئێستا بەسەر سەرمایهداری دنیاە دێ ئەو ئاڵوگۆڕەکە لە ڕووبینای سیاسی یاخود بڵین ڕووبینای کۆمەلگاکانە بەدیدێ بۆ دەستبەرداربوونی بۆژوازی سەرمایهداری لەم سەردەمەیە لەو توێژاڵە لە دیموکراسی و لەو پەردەی لە دیموکراسی کە خۆی پێشاردبووەوە ینی ئیسیبدادی ئۆریان و تێپەڕاندنی هەموو ئەو چوارچێوە قیەمیانەیە کە خۆیاندایان نابوو بۆ مافەکان و ئەوانەوە ئیسیبدادێکی ئاشکرا کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە لە پەرەگرتنایە بۆ ئەگەری ئەوە هەیە لەناو خودی ئەمریکا و غەربی شام فۆرمانە لە ئیسیبداد دەرکەوێتەوە هەموومانە کارێکی کردو ئێمە لە تقریبان تاریخێک و مێژوویەکە لە کۆتایی سەدەی 90 سەرەتای سەدەی 20ەوە دەستی پێکردو بە جۆرە لە جۆرەکان ئەپێچرێتەوە یعنی ئەگەرێمە ئاڕێمەیە بگەڕێنەوە بۆ دواوە بۆ سەرەتا بۆ کۆتایی قەرنی 90 جوڵانەی کۆمونیستی وەکو جوڵانێکی ئەنتەرناسیۆنالیستی هاتە پێشەوە ینی ئەسڵەن ئەحزابەکان و دام و دەستگا سیاسەکانی کە کۆمیستەکان دروستیان کردو بۆ ڕێخستی چینی کارگەر هیچ چوارچێوەیەشی نیشتیمانی نەبوو ئەوەی کە کرێکار کارگەر نیشتیمانی نییە دیێڕێکی زۆر زۆر مەشهوری مانیفێستەکە دواتر زۆر بیر برابەوە بیر براوەتەوە و ئەو بیربردنەوەشێ پەیوەندی بە واقعیتێکی دیاریکراوی مادیەوە هەوەر بەچەرەکە ئەوە نەبووە کە ناسیۆنالیزم لە ڕووی ئایدۆلۆژی و فکریەوە بەسەر بیر و بۆچوونی شۆڕژێرانەی کارگەری و ئەنتەرناسیۆنالیستیا زاڵ بووە پەیوەندی بە ئالیەتێکی دیاریکراوە هەبوو بە بەرهەمهێنانەوەی ئەو وەهمە ئەویش بەشداریکردنی کارگەران بۆ لە پرۆسەیەکی دیموکراسیە کە تۆ وەرە حیزبە سۆشیال دیموکراتەکەت بێنە وەرە ناو پەرلەمانەوە لە ڕێگەی پەرلەمان و ئیسلاحات بکە و بەرهەمیشی بۆ ینیوانی ئێستا ئینسان ناتوانێت ئینکاری ئەوە بکە کە دەوڵەتی ڕەفاه بەرهەمی بە جۆری لە جۆرەکان پاشەکشەکردن و جۆرێک سازشێکی تەبقاتی دیاریکراوە کە لە بەشداری بۆژوازی بچووک لە بینی چینی کارگەر و چینی بۆژوازیە فەرز کراوە ئەمە ئەمڕۆ خەریکە ئەمە کۆتایی پێدێ و ئەم سازشە هیچ بۆژوازیەک ئەمڕۆ ناوێ بیکە و خەریکە ڕۆژ بە ڕۆژ دەستکەوتەکان لە دەست چینی کارگەر ئەسێنرێتەوە کارگەر چۆنی لە کۆتایی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 لە زۆرێک لە دنیا ئەسڵەن لە دەرەوەی هەموو پرۆسەیەکی سیاسی بوو بۆ نمونە لە سوید لە ساڵی 1990 کارگەر بۆی هەبوو لە هەڵبژاردنە بەشداری بکە بەر لەوە لەبەرەوەی ئاسێکی دیاریکراو لە باجی نەداوە بە بڵین دەستگای باج نەیتوانیوە بەشداری دەنگدان بێ نەک هەر خۆی کاندید کە هەر نەیتوانیەوە بەشداری دەنگدان بێت دەنگیشە حساب نەکردووە بەڵام دوایەوە کە هاتۆتە ناوەم پرۆسەیەوە ئەساسێک بۆ ئەم وەهمە ناسیۆنالیستیە و قەتیزبوونی جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی لە ناو چوارچێی وڵاتەکانە دروست بووە ئەمڕۆ من هەستەکەم ئەم ینی هەستەکەم چییە ئەوە ئەبینم کە ئەم جۆرە لە ئاڵوگۆڕ سەرنجام نەتیجەتەن بەوە ئەگا کە ئەم ئەساسی وەهمە کۆتایی پێبێن نەمێنێ و کارگەر خۆی واقعی لە دەرەوەی پرۆسی سیاسی ببینی ئەگەر بۆشی هەبێ دەنگ بدا بەڵام خۆی بینێتەوە ئەو لە دەرەوەی هەموو کاریگەری دانیانێکە لەسەر پرۆسە سیاسیەکە و ئەمە زمینەی ئەوە کاتەوە ئەمجارە ئەنتەرناسیۆنالیزم بە معنایەکی عملیەوەی کە تۆ باسێکی نەک بە معنای تەنها نەزەریات و ئێمە هەموو خەڵک برایە یاخود ئەنتەرناسیۆنالیزمێک کە ئەنتیتێزی ناسیۆنالیزمە ئەنتەرناسیۆنالیزمێک کە قساکە کە نەتەوە مانای نییە نەتەوەکان مانایان نییە بە نە ئەنتەرناسیۆنالیزمێک کە سیاسەتێکی جیهانی پەیڕەوەکە بۆ بەرەنگاربوونەوەی سەرمایهداری شەڕە لە بینی دەوڵەتەکانە شەڕ نییە کارگەر لە قوتێک هاوستاوە لە بەرامبەر هەموو سەرمایی دنیاە لە دەوری ئەهدافێکی دیاریکراو کۆبێتەوە بڕای ئێستا زمینی هاتنە مەدانی سیاتەکایی سیاستێکی لەم بابەتە دروست بووە و لە خۆر هەڵاتی ناوەڕاستی شە بڕای کە مەنتیقەیەکی کاریگەری دنیاە ئێمە کۆمیستەکان پێویستمان بەوە هەیە پێکەوە لە چوارچێکی فراوانتر لە دەوڵەتەکانە کۆ ببینەوە ئەزانم ئێمە لە ئاسی دەوڵەتەکانە وەکو ئەحزابیش ئەو کاریگەریە جددیەمان نییە لەسەر ڕووداوەکانەوە ناتوانین ببین بە بەشێک لە بڵین ئەو هێزانێک کە خەریکن لەسەر دەسەڵات شەڕەکەن بەڵام کۆبوونەوە لە دەوری یەک لە ئاسی خۆرهەڵاتی ناوەڕاستە و پێڕەوکردنی لەسەر بەرنمەیە کە جواب بەم کێشە ناسیۆنالیستی و نەتەوەی و دینی و مەسایلی ژن و مەسایل کە هەمووی تێک لێک هەڵپێکراوە بداتەوە ئەمە ئەتوانێت ینی وەڵامێکی دروست و پڕ بە پێستی ئەم دۆخە نوێ بێت
کە هاتوتەکایەوە ئەمە باش دەستخۆش منیش یەک ئێسافی کە بکەم ئەگەر مەجال دەست خۆش بێەوە زۆر باش بوو ئەو قسانت منیش لەگەڵ تامیانی بڵین بەهام یەک نقطە هەیە ینی بێجگە لەو سیاسەتانی کە باسمان کردو ئەو منهەج و تەسەورە بۆ ئەوزاعی ئەمڕۆ شتێکی کە هەیە کە بێ ئینسان وەریگرێ بە نەزایەتی بە تۆ لەم ئەهدەیە ینی چ سیاسەتێنیتە ئاراوە مەسەن تۆ لە زمانی لە حەبی عالەمی یەکەمە سۆشیالستەکانی ئەو کاتە ینی عالم بەرەو کارەسا دەڕوا بەڕاستی خۆ تۆ سێری کە ئەو دەرەجەی هین ینی تەسلیح بوون لەو پەڕیایەتی باشە و یعنی حەبی اقتصادی هەرخۆی حربە احتمالاتی حتا حرب لەگەڵ هینە هەر عینەشت ئەمەی کە قساکە ترامپ ئەمە علاسا سڵح و ئەوانە ئەمانە هیچی وان نییە مەساڵحێکی سیاستی تاکتیکیە لە مەناطقێکی معینە لە منطقەیەکی کا زۆر خراپە بەهەرحاڵ ئیمپریالیستیە و ڕێکەوتنە لەگەڵ بەژموعی هێزا بۆ قاشقاشکردن و دابڕدابڕکردنی وڵاتەکان و سەر و دووسامانەکانیان ئەخجا باشە اینجا لەم حاڵەتە ینی هێنانی ینی سیاستێکی شۆڕژگەرانە کە جوابی ئەم ئەوزاع باتەوە ینی ئەو قسەی کە من بڵێن لە بیداە تاکردم ئەڵێم ینی ئێستا لە هەموو کات وەختی زیاترە کە لەگەڵ ئەم ینی ئەم پرۆسە واقعیە ئەم پرۆلیتاریزە بوونە لەگەڵ ئەم پرۆلیتاریای هەر وڵاتێک و مەڵتقە و یانی لە سەساعیدی عالەمیش یعنی سیاست بگەڕێتەوە بۆ ئەمە سیاست لەم قوتوا بکرێ باشە من تەسەورەکەم ینی زۆربەی زۆری سیاستی چەپ بەداخەوە زۆربەی سیاستی چەپ لە یاسان هێشتا لەم هینایە نییە لەم ینی وەکوچ بڵێ نەهاتۆتەنا ئەم واقعەتەی ئەمڕۆی دنیا چۆنە ئاوەها تەعاملکە لەگەڵیە کە ئەم ینی وەکوینێکی تەبەقایەتی لە هزار بە 1001 طریقە بەسەر بە مۆزۆی ئەسالی بیکاری ناسیۆنالیستی کورە هێزی چەکداری مۆزۆی سکولاریزم ینی زۆر شت اینجا بێزگە لە ناسیۆنالیزمێکی خست و خۆڵ حتا قسمێکیشی ئیسلامیە دیپادا هینێکی ئیسلامیەکاندا هینەکەی حماسە جەماعەتی هین بوون بە ئیسلامی جەماعەتی SWP میسر ینی لەخوایان زیاتر دیپایان دەینەکەن بەهەرحاڵ من ئەمە زۆر گرنگە ینی سیاستی ینی کۆمەنیستەکان ئەمڕۆ بەڕاستی ئەوە نیە کە ئێمە وەکو قسە ئەمان کرد بڵێن وەختی خۆی لینین جوابی مەعزەڵاتی ئەو مجتەمەعە یاوەتەوە دایما ئەوە تێتەوە بۆیە بۆ قوتە ئەوە حقیقەتە وایە تۆ جوابی مەسائلێکی واقعی ئەو عهدە ئەو مجتەمەعە ئەو وەزعاییتەوە جامە کە چۆن ئەم جواباییتەوە ئەبێت تۆ ینی سیاستێک تەڕحکەی کە ئەم سیاستە یەکەم شت تۆ ینی مۆزوعی ئەم تەمان دوورکەوتنەوەی هین ینی شەقکردنی سوفی طبقی کرێکە هاوڕێ شەما مۆزوعی خۆپارێزی لە تەحەزب مۆزوعی خۆپارێزی لە مارکسیزم و لە سۆشیالیزم مۆزوعی ئەوەی ئازادی خوازی و حتا مەسەن مۆزوعی بینی ژن و پیاو کە ینی لەناو طبقی کارگەریشە ئەو مۆزوعی زکوریەت و دژەشنی بەقوەتە باشە ینی هەموو ئەم مەیادینانە مەیادینی زۆر جدین بێ ئینسان ینی خەڵکی ئازادی خواز و کۆمەنیست ینی بەڕاستی بچێتە جوابی وەڵامی واقعی پێیان و لەوێەوە بێتەوە سەر ئەوەی کە مەسەلەن ئەگەر ئەمە ببێ بە ڕەوەندێک و بە نەوعی لە ڕەوەندێکی ئینتقادی مارکسیستی لە بەرامبەر ئەم جەرایاناتانەشی کە بزاڵن بەسەر ئەوزاعی سیاسی لە عێراق و لە مەنتقەکە ئیسا زۆربەی سیاست لە کوردستانە مەسەرەن فکری ناسیۆنالیستی زاڵە بەسەریایتە بڵین و نەڵێ باشە تۆ ناتوانانی وەکو تیارێکی مارکسیستی بدەوێت تەغیری ئەوزاعەکەی ئەگەر فکر و تەسەورەکەت ینی جاریکە بە ئیجتماعی نەبێتەوە نتوانانی مواجهەی ئەم هینانە بکەیت ئەم ئەفکارانەی کە چۆتە مێشک و هینی بە ملیۆن خەڵکەوە نەگەک و دوانەوە جا ئەمانە مەقسەم چۆن هەمووی مەسائلێکن نەمەتی شێوەکاری پێشوو ئەگۆڕێت ینی خاتە سەر ڕێچکەیەکی واقعی وەتوانی خەتوە بە خەتوە وەڵام بیتەوە من ئەوە زۆر باشە دەستخۆش هاوڕێیانێک لەگەڵمان بوون زۆر سپاسیانەگەین تا ئێستا بەشدار بوون کومنتێکی ئەو تۆ نهاتوە ئەم جارەیان تەنها هاوڕێ عەبدوڵڵا ساڵح کۆمەڵە کومنتی ناردۆ کە بەشێکی پیشانە ئێستا ئاچینە سەریان هاوڕێیانی تر سڵاویان ناردووە هاوڕێ جەمال کۆشش ئاشنا حەسەن خەرمان لۆس
نەوزاد بابان سڵاویان ناردۆ سپاسیانەکەین دەستیان خۆش بێ بۆ متابع و پشتیوانیان. هاوڕێ عەبدوڵڵا ساڵح ئەڵێ سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ، پێتان وانە ئیسرائیل و ئەمریکا دەیانێ پشتێنەیەکی ئەمنی بە دەوری ئیسرائیلا دروست بکەن. ئەمە درێژەکەی ئەڵێەوە تا لە سووریا هاتوونەتە ناوە، لە لوبنان دەیانەوێت پەیماننامەیەکی نوێ بۆ سنوور واژۆ بکەنەوە، غەزە چۆڵ بکەن و تەنگ بە زەفەی غەربیش هەڵچنن، لەگەڵ میسر و ئوردنیش پەیماننامەی ئاشتیان هەیە. بەرحاڵ نەخشەکە دیارە وایە، من شتێکەیە ئیسرائیل نەزام هاوڕێمە تۆ لەگەڵم موافقیان لە پێکاتەکەی خۆیان دەسەڵاتێک و دەوڵەتێک نییە لەگەڵ ئاشتیە بتوانێت هەڵکە. ینی گەورەترین دوژمنی ئیسرائیل ئاشتیە بە بڕای من. دوژمنی ئیسرائیل ئیسلامی سیاسی نییە و ئیسلامیزم نییە و دەوڵەتە عەرەبیەکان نین و ئومەی عەرەبی نییە و ناسیۆنالیزمی عەرەب نین. دوژمنی سەرەکی ئیسرائیل ئاشتیە. بۆ کاتی خۆی سادات ئاوایە و دەوێت لێم گەڕێن بە معادەی کام دەڤید لەگەڵ ئیسرائیل ئیمزا بکەم. ئیسرائیل لە سایەی ئاشتیەکە لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان خۆی لەبەی نەچێت، لەبەرەوەی کە وەکو کیانێکە بە جۆرێک بە سیکۆتین بەیەکەوە نووسێنراوەجینا هین نییە. ئیسرائیل تەنها لەگەڵ یەک ئاشتیە ئەتوانێت هەڵ بکات و ئەوانە کە بە جۆرە لە جۆرەکان هەیمەنەیەک و بیانیەوەی کە پێوتی قولدوری یاخود ئەوە نییە گوندەیی بەسەر هینا بکە، بەسەر ناوچەکەی بکە. بەم جۆرە ئەتوانێت ئیسرائیل بە ئاشتی لەگەڵ دراوسەکانیان بژی، بەوەی کە بە جۆرێک هەیمەنەیەکی بەردەوامی بەسەریانەوە هەبێت و تەسەڵوتی بەسەریانە هەبێ. ئەمەیە ئەو ئاشتی کە ئیسرائیل داوایەکە. ئەمەش کە ئەمڕۆ ئەمریکا خەریکە لەگەڵ ئیسرائیل لە ئەنجامی با ئەوانە لە ڕاستای سیاسەتە ئیمپریالیستی و سیاسەتە گۆنەپەرستەکانی ئۆلیگارشەکانی ئەمریکا، جگە لەوەی کە ئەساسەن لە بناغەوە سیاسەتی ئەمریکا هەمیشە و دایم لە پشتیوانیکردن لە ئیسرائیل درێغی نەکردو. بەڵام ئێستا لە دەوری ترامپا و ئەوانە ئەمە زۆر قۆناغی تری بینیوە، زۆر چۆتە پێشەوە. منش قسەیە بکەم لەسەرەوە. دەست خۆشحاڵ لە عەبدوڵڵا سڵاو ڕێزم هەیە و سڵاو ڕێزم بۆ ئەو هاوڕیانی کەشکە سڵاویان کردو بۆ هەموو بەشداربووان. منیش ینی ئەو وایە ینی مۆزوع ینی هینکردن نەک هەر محافەزەکردنی ئیسرائیل بەڵکو تەنفیزی سیاسەتی تەوەسعی ئیسرائیل بەشێکە لە استراتیژیەتی ئەمریکا حقیقەتەن ئەوەیە. لە هەمان کاتە هەموو شتەکانی کەش ینی وەکو بدایەت باسمان کرد، ینی هاو قوتبی ینی هاوپەیمانی نەکەوت بۆمانی، ینی یەکبوونی ئەمریکا و سیاسەتی ئەسڵی ترامپ و ئەمریکا خۆی لەگەڵ ئیسرائیلایە. ئەوە نقطەی هەرا ئەساسیە. ئەنجا ئەو هینەی غەزە من حەزەکەم شتێ لەسەرەوەی غەزە بڵێم. ئەمڕۆ پێشوەی بین بۆم بەرنامەیە تابعی شتێکم کرد کە ئەمریکا لەگەڵ هینە ئەوە قسەی کردو لەگەڵ سۆمالی لاند، ئەوە نییە شوێنێک هند جمهوریەت ئەرز سۆمال بە عەرەبی یا سۆمالی لاند. بەڵێ سۆمالیلاند باشە کە بزانێ ئەو قەناعەت پێ ناکە غەزەکان ینی ئەوان فەڵەستینەکانی غەزە بڕوان بۆ ئەوێ. ئیسرائیلیش حرەکەتی کردو بۆ سۆمالیا و بۆ سوودان ئەینەش قەناعەتیان پێ بکە کە بچن لەوێ هینکەن. ینی ئاوا حتا لە ژێری شەوە ئەم هینانەکەن، ینی ئەم حرەکاتانە هەر استراتیژەتەکان لا وەلا نەناوە نازانی چی کەژەکەن. ینی ئەمە هەمووی کە قسەیەکەکەن ینی بە دوای تەنفیزیەوەن و ئەوە. بەڵام بۆکۆ قسەی ئەوەی هاوڕێ عەبدوڵڵا کە باسیەکان منیش قەناعەتم وایە ینی سیاسەتی ئەمریکا لە مەنتیقەکان مستەحیلە ئیلا ئەبێ مۆزوعی تەطویری نەکرد ینی حیمایەتی بەڵکو تەطویری سیاسەتی استراتیژەتی ینی شەرقەوسەتی ئیسرائیل بەرەوە بەرێ. ڕاستە. پرسیارێکی تریش کە کردوێتی ئەویش لە دوو تێکستە هاتووە، ئەڵێ پرسیارێکی تر ڕاستە ترامپ ڕەوتە و کەسایەتیەک نییە، بەڵام ئەو فەرمانە دەست و بردانی بە خێرای دەری دەکات دواتر بە جۆرێک جۆرەکان پاشگەز دەبێتەوە. دەربارەی غەزە بۆک نمونە ئەو ڕاستێ نیشانەدات کە سیستەمی موسسات لە ژێر سای دەسەڵاتی ترامپ ئەو جێگا و مەکانەی نەماوە. جا خودی ئەمە ئاورە عەبدوڵڵا ساڵح جاری پێشووە من ئاماژەیەکم پێ کرد بە جۆرە لە جۆرەکان ترامپ ئەمەش بەشێکە لە سیاسەتی ترامپیزم، ینی کەسایەتیەک بێتوانێتی موسسات معنای نەمێنێ، ینی بەڕاستی ئەمە بمکینەوەکو سوعبەت بێتە بەرچاو، بەڵام
ئەساسەن ئەمریکایەک کە خۆیان مەسەلەن سەرمایه‌دارانی ئەڵێن ناسنامەی ئەمریکا لە بەرامبەر پاشایەتیەدا تاشراوە، یعنی ناسنامەی ئەمریکاوە کە ئێمە ئەمریکاین لە بەرامبەر چییە ئێمە ئەمریکی بوونی خۆمان ئیسپات کردو ئەوانە لەوەی کە لە تاجی بەریتانی جیابووینە تۆ لە بەرامبەر بەریتانیا لە بەرامبەر مەلیکا ڕاوەستاوین تومان لیکمان ناوێ ئەمڕۆ لە ناو ئەم ئەمریکایە ڕەوتێکی بەهێزی گەورە هەیە لە ناو ئۆلیگارشەکانە بە تایبەتی تێک ئۆلیگارشەکانەوانی کە لە مەجای تەکنۆلۆژی ئەوانەیە بڵین سەرمایان چەند 100 ملیارد دلار تێپەڕیەوە ئەمانە بە ئاشکرا و بە ڕوونی پشتیوانی لە گەڕانەوەی مەلەکیەتەکەن پاشایەتیەکەن ئەمە ڕەوتێک نییە سوعبەتێک نییە مەسەرەن دوو کەس لەگەڵ یە کابیکەن یا گروپێک هاتبن دانیشتبنەوەکەوانێکاڵێن عرستەختەوە ئەمانە دابریشن بانگەشی بۆ بکەن ئەمە حرەکەیەکە پارەی تیا سەرفەکری ئیمکاناتی بۆ سەرفەکە کتێبی لەسەر نووسراوەتەوە ئەوانە مەسەن سەرمایه‌داری زۆر گەورەی تایە لە ئەمریکا پیتەر تیل بۆ نمونە بە جۆرە لە جۆرەکان کە کەس ناوی نایەنێ پیتەر تیلەوەیە کە پەیپاڵی هەیە مەسەلەنەوانی کە لە سۆشیال میدیاوە ئەوانە بە مەسەلەن لە ڕێگەی ئەتەرنێتەوە ئەیانوێ پارە تەحویل بکەن یا پارە بن و ئەوانە پەیپاڵ بەکارێنن پەیپاڵ دروستکراوی ئەم پیتەرتیلێ ئەم پیتەرتیلە یەکێکە لەم کەسانەی کە لە پشتی جوڵانی لەم بابەتەوەیە کە لە بریەوەی کەوا سەرە کۆمارێکمان هەبێ هەر 4 ساڵ جارێ بگۆڕێ ئەمە چییە با کەسێکمان هەبێ مەلیک بێت و خاوەنددارێتی مؤسساتەکانی دەوڵەت بکات و سەرۆک بێ و لەسەرەوە بمێنێتەوە و تۆزە سەبات و ئیستقراری ئەمە سیستەمەکە بە جۆرە لە جۆرەکانەوە تعبیری لێکن خۆی منش قسەی لەسەرەوە بکەم ئەوەی هەوڕە عەبدوڵڵا خۆی ئەوە وایە ینی ئەزانن ینی بڵێن مەجالێکی حڵەتی فەردی ترامپ هەیە لە شتەکە ینی ئەوە وایە و ئەم هینەشی ئەم ئیستبدادەشی کە دەستی پێکردووە و ئەم ئیجراعاتانەکە هەمووی نوعەوەکەوەی هاوڕە شەماڵی ژووتی ینی تەسبیتی ئەو هینەیە ئەو تێو کۆنە پەرستی و ئەو حکومە پۆلیسیە ینی تقریبا حکومێکی پۆلیسیە بە معنایە فاشیزمە بە معنایە ئیتر بە نیۆفاشیزم ینی وەحاصل تەسەڵفاتی نیۆفاشیستیە و ئەوێ ئەمانە بک بە نەمەت ینی مهم نییە کە ئەگەڕێتەوە دواوە تۆم لا حەزەکەن مهم نییە ئەوەی کە ئەکشێتە دواوە بەس مهمە ئەو ئیشە بکە ئەوە بەشێک نۆرمەلایزێکە نۆرمەلای بە مجتەماعەکە ئەڵێ یێتە دوایە دوای پاشەکشەکە بەڵام پاشەکشەش ناکە ینی بە معنای بە موقت نینێکەکە نازێت لە دوایە ڕەنگە بە نوعێکی کەش بشێتەوە سەری بەڵام بە هەر حاڵ کۆمەڵگەکە ڕایەنێ و سیستمەکە ڕایەنە کە ئەبێ ئەمە بڕوات ینی ئەو نوع دیکتاتۆریەتە بەڕێوە بەرێ زۆر باشە هاوڕێمە پێما بگەیشتینە کۆتایی بەرنامەکەمان دەست خۆش بێت دوو بەرنامەی زۆر بە پێز بوو من سوودم وەرگرتووە وازانم کە جوابان بە زۆر مەسائلدایە بە تایبەتی تۆ پیشکە خستە سەر زۆر مواازەی کە پێویستی بە قسە لەسەرکردن بوو دیارە قسە باز لەسەروانە تەواو نایە بە بەردەوامی ئاڵگۆڕی ترگێتە پێشەوە و معلوم نیە تا دوو هەفتێتر ترامپ چی ترەکە لە دنیا کە پێویست بۆ کە دووبارە دانیشیتەوە بار و ئەنجامەکانی لێکەوتەکانی قسە لێ بکەیت بەڵام بەرحاڵ لە ئێمە لە قۆناغێکی تایبەتی سەرمایه‌داریە ئەژین و قۆناغە ئاسایی نییە ئاوانی هەرسە داچوون و هەڵچوونێکی ئاسایی بێ تونپێچێکی گەورەی لە ژیانی سەرمایه‌داریە ئەمە لە قۆناغێکی زۆر حساسی ژیانی ئەم سیستەمە ئەژین هەموو ئەگەرەکان کراون بەرحاڵ قسە و باسی زۆرتر هەڵەگری ئەم بابەتە بەڵام دەست خۆش بێ ماندوم کردی کە لەم دوو بەرنمەیە مێدەوارم کە بینەرانیشمان بلینکی ئەم بەرنامە لەلایەن خوانەوە بە شێوازێکی فراوان بڵاو بکەنەوە لایەزار هەر کۆمنتێک هەیە پرسیارێک ڕخنەیەک هەیە حتمما کۆمەکمانەکە و بەرنمەکانی داهاتوومان ئەمە ئەخیر بەرناممان ناوێت لەگەڵ هاوڕێم و ئەیەدا ینی ئەم دۆخەل بەم جۆرە بێت و ئێمەش بمێنین و ئەانە حتمما بەرنامێتر لەم بابەتانەکەین دووبارە زۆر سپاس هاوڕە شەماڵگیان و دەستەکانە خۆش بێ منیش سوودم لێوەرگرت و ینی زۆر خۆشحاڵ بووم بۆی کە ینی توانیمان ئەم دوو بەرنامەیە پێشکەشتین هیوادارم ینی توانی بێتمان شتێک بگەینی هەنێ لایەنمان ڕوون کردبێتەوە و هیوای دەدی خۆشت وتیانێ لقاعاتی کە لەسەر مەسائلی تر ئەوزاعەکان ئەو گۆڕایە و زۆر سپاس و دەست خۆش بێ زۆر سپاس
ڕێزۆستاویشم تەوان بۆ هەموو بینەران و بیسەران. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان سبەینە لەگەڵ هاوڕە ڕەحمانە وەک هەموو پێشەمەیەک بەرنامەی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکانمان هەیە و ڕۆژی هەینیش لەگەڵ کا حەسەن جوودیە چاودێرێکی دۆخی سیاسی باکوور و بڵێن کوردستانی تورکیا کوردستانی سووریا ڕۆژاوا لەگەڵمانە بێ بۆ وەڵامدانەوە بە هەندێک پرسیار سەبارەت بە پەیامەکەی ئۆجالان و ئەو دۆخە تازەی کە لە تورکیا و لە سووریا هاتوۆتە پێشەوە. بینەری بەرنامەکانمان لینکی بەرنامەکانمان لە خۆتانەوە بڵاو بکەنەوە کەداوت هەمیشە داواتان لێکەم ئەگەر نەشتان کردو تا ئێستا لایک و سەبسکرایبی کەناڵی هیوا لەسەر یوتیوب بکەن تا یەکتر دیتنەوەیشی تر و بەرنمەیەشی تر بە ئێوە ئازیز ئەگەینەوە هەموو ئێوەی خۆشەویست بە شادی و کامەرانی ئەسپێرین ڕۆژێک یان شەویشی خۆشتان هەبێت لە هەر جێگایەکە هەر بشین.